باش بسم الله الرحمن الرحیم. خوشکان و برانی خۆم سڵاوی خواتان دەبێت. خۆشحاڵم کە لێکتربینینێکی ئاوایە کە دوای تاواکردنی هاوینێک و سەرەتایەکش بۆ زستان، دوای تاواکردنی کۆمەڵی ئەرک و سەرەتایەکش بۆ کۆمەڵی ئەرکی تر لە داهاتووە کە باشتر و چاکتر بێت دەست پێ دەکەین. تعارفەکە خراپ نییە، من هەمیشە دەیکەم گرنگە بۆ یەکتری بناسین. نام دکتۆر بەختیارە. ئەمڕۆ کە لەگەڵتانم وەکو بەرپرسی بەشی گەنجان قسەتان لەگەڵاکەم کە من و کاکتۆ عەبدولواحید سەرپەرشتی ئەم بەشە دەکەین، بەتابەتی ئەو ئەرکەکەی داوە بەسەر منە کە لەبەر کەم مەجالی و لەبەر کەم وەکۆڵێت ماوەیی بەدەستیەوە. مەسەلەی بەشی گەنجان بەشێکی گرنگی ئەم کۆمەڵگایە. خۆتان چاکە زانژمارەیەکی بەرچاو گەنج لەم کوردستانەیە هەیە، بەڵام بەداخەوە ئەوەی حسابی بۆ نەکرێ گەنجە مەگەر لە کاتی هەڵبژاردن و فلێکس هەڵواسین و لە ئاموودا و شەڕەجمێن و شەڕەقسە و شەڕەتۆڕی کۆمەڵایەتی و بۆ نێرگە لە خانەکەی پێپڕکەیتەوە یان لەگەڵ ڕێزما شوێنی مەساج و شوێنی شتانی پێپڕکەن و وەکی تر کەمتر بەرنامەمان هەیە، کەمتر پرۆگراممان هەیە. بۆشتان ئەسەلمێنم کە دیقەت بدەن حکومەت دێ و ئەڕوا بەداخەوەم قسێتان پێ دەڵم، ئەوە نییە بڵێ سەر دڵتان بگرم، بەس حکومەت تەشکیلە بێ و تەواویشە بێت، بودجەیەک نییە دیاری کرێ بۆ پەرەپێدانی توانەکانی گەنجان. حکومەت دێ و ئەڕوا پارەیەک نییە دیاری کرێت بڵێ ئەمە دایەنین ئەم 4 ساڵە بەس بۆ گەنج، بەس بۆ تەمەنی 15 ساڵ تا 35 ساڵ بەس ئیش لەسەر ئەماکەین کە چۆن بیان خەینە سەر هەلی کار، چۆن ژنیان بۆ بێنین، چۆن ماڵ و عایلیان بۆ دروستکەین، چۆن شوقیان بۆ دروستکەین، چۆن کۆمەڵ هیچ نییە. ینی بەداخەوە ئەوەی کە هەیە وەکو خەڵکە عەوامەکە، وەکو کەسێکی 6 ساڵ و 70 ساڵ قسەتان لەگەڵاکەن، تەعاموتان لەگەڵاکەن کە 60-70 ساڵەکەەوە چ کابرا خاوەن چەند دوێنم عەرزێ بێن کاون ژنێ بێت کەواتە تۆی گەنجش قورسە بگەیتەوە ئەو کاروانیە بگەیتەوە. بۆیە ئێمە با جیاواز بین، قسەکە ئێمە لەسەر ئەوەی با جیاواز بین. وەکو خەڵک ئیتیمامان پێنادا ماکولە خۆمان ئیتیمامی جو خۆمان نەدەین، وەکو خەڵک ئیهمالی کردوین هە بەجددی ماکولە خۆشمان ئیهمالی خۆمان کەین، وەکو خەڵکی دنیایی وەکو ئەڵێت کار بۆ ئێمە ئاسان ناکات. ماکولە ئێمەیەکی کە تۆزی قیامەتیانە ناڵین زۆر، بەس تۆزی قیامەتیانە بیرەکەینەوە هیچ گرنگی بە خۆمان نەدەین. وەکو خەڵک شوڵی لێ هەڵماڵیوە و بە تەواوەتی بەس خەریکی ڕاوە دینارە و مێشکی بەس دۆلارە خوێنێتەوە. ماکولە من و تۆش کە خۆمان بە موسڵمانە زانین هەر وەکو خەڵک بیرکەینەوە، ئەمە خراپە. وەکو خەڵک بۆ نمونە مەسەلەن ئەڵێ دینکم دینارکم بەس ئەوە دەخوێنێتەوە و مەسلحەتی لەگەڵتان نەبێت، هیچ لەگەڵا ناکا، سەلامە لێ ناکا، مەسلحەتشی لەگەڵا بێت، سەلامە لەگەڵاکا و ماستاوت بۆکە، ئەبێ ئێمە جوابین. خۆی فەرقەکەی ئێمە ئەوەیە، فەرقەکەی ئەوەیە من و کاک ئەحمەد بوون ئەمڕۆ لە بەیانی زوو سعات 5 کەوتوینێتە ڕێ لە هەولێر 5 و شتێک سعات بازم یەکەم کەس گەشتین لە شوێنێک سیمینارێکمانە بۆ ڕاشە ماشەڵڵا خەڵکی باش هاتوو 150-200 کەسێک هاتبوو، بەڵام پێشتا دەرگا نەکرابووی ئەفتیتاحمان کردو، چاوەڕی برادریشمان کرد ئەبوو دەرگامان کرد تا قەیرێک قوفڵەکەی کردەوە. ئەمە موهیمە، جیاوازی ئەمە کە کابرا خۆتە زانی ئاخر دەقەش هاتە پەنجەرگوتی دکتۆریان پارەی بەنزینەکە ئەوەشمان نەوێ بۆ قیامەت، بۆ ڕیان نایڵین. بەس دەبێت ئێمە جیاواز بین. جا منش وەکو دکتۆرێکی تر هێشتا وەری نەگرتووە، عەمەلیاتی نەکردووە، 2 ملیۆنی لێ سند، جارێ بۆ خۆی پێشەوە عەمەلیاتت کرد، هەر لە ناوسکت بەردایەوە لەوە چێ نەخۆشەکەش بمرێ. باسی نەفەرێکیان کەوتیان پارەی عەمەلیاتەکەی وەرگیرا بۆ خۆی مردامەوە، دوای کتاب و ناکتابوون تا پارەکەیان وڵا پارەکە تەوزیع کراوە کاکە لە خەستەخانەکە تەوزیع کاکە مردووە ناتووە. اینجا بە 1000 حال لە چنچکە لە مولە وەریان گرتو بێنە پارەکەمان بدەن و بدێنەوە خاوەن عایلەکەی کە بە قەرز و قۆڵە. مەبەستم ئێمە بێت جیاواز بین. قسەکەی ئەمەیە، قسەکەمان ئێمە وەکو دکتۆر، وەکو مهندس، وەکو محامی، وەکو مامۆستا، وەکو تەلەبە، وەکو هەموو شتێ جیاواز نەبین. سندانم لە مرۆڤبوونی خۆمان دەمانەوە ئێمە جیاواز دین و بەداخەوە هیچ فەرقێکمان نییە. بۆیە ئەمە پرسیارەکەی منە و من درێژی ناکەمەوە بە کورت و مختصر. کۆمەڵگا چی لە ئێمە دەوێت؟ ئەمە گرنگە، دەبێم وەڵامە بزانن، وەکو گەنجێک وەکو بەشی گەنجانە بێم وەڵامە بزانین بۆی لە ڕێ ئەمەوە ئیشی لێ بکەین. ئەگەر نا تو هەر بڵێ بە کۆمەڵگا و خێری تیان نییە و دوێنە پێرە هەفتەی پێشوو لە شوێنێکم بە گەنجێکمەوە بە هەندێک گەنج ئیشکەن، ئەی کاک تۆ لەگەڵ ڕێزمە خەڵک وەفای بۆ خوا و پێغەمبەر نییە، وەفای لەکوێ بۆ ئێمە هەیە، بۆچی بکەین؟ ئەم خەڵکە قابلی نییە، مانەوەی هیچ سفر بەدەستە. منش دەم خۆم داخست سنتی مێشکی خۆم ناکوژم، هیچم لەگەڵا نەوت، چکەم نازانێت کۆمەڵگا چی ئەوێ، ئەسەن خۆی نازانێت بوونی چییە، ئەسەنم وا تەسەورە کات هاتۆتە بوون بۆی کە بۆ دەستخۆشی، نازانێت لەو لاو ئاەتە کاڵێ وما خەلەقت الجن والإنس إلا ليعبدون إلا بإله أداة استثناء بەس بۆ عیبادەت خەڵقویتەوە، نازانێت هەر هاتنی بن. ئەسڵ من نەزانم بەختیار وا تەسەوور بکە بەس بۆ پرۆفیسۆر و پرۆفیسۆری یادەدر و بۆ فڵان و بۆ فیسار و بۆ عیادە و بۆ ڕاوەدینار و بۆ بەزم و ڕزمانە من نازانم چۆن خزمەت کەم وە بە دڵنیاییەوە بەرهەمیشم نابێت. بۆیە ئازایەتیەکە و لێزانینەکە ئەوەیە کە تۆ بزانی چیتەوێت، یعنی تۆ گەر زانی دایک و باوکت چیەوێت ئەزانی چۆن لەگەڵ هەسوو کۆ لەگەڵ دایک و باوک تا بکەیت. ئەگەر بزانی مێردەکە چی ئەوێ ئەزانی چی بکەیت، بەس نەزانی ئیشە ژنێ نازانێت مێرد چیەوێ،
دکتۆر گیان زۆر سەیرە پیا و چێ وازان پیا بە سێکسێوێ نا پیا زۆر شتی تری ئەوێ ئەسڵ سێکس شتێکە دوای مانگە دوو مانگ لەچێ بێزار بێ ئەبێ مەمنون بێ تەلەفۆن بکات دکتۆر پیاوەکەم لەگەڵمان ناخێ و نازانم چی دێ بکەم نازانم دوعای لێکراوێن نوشتە سێکس ئەبێ بە دووەم و سێم ئەوەی کە گەنج بە دوای ڕاکە ئەبێ بە دەرەجە دوو دەرەجە سێ ئەسڵ دوای لە دێت دوای چەند ساڵ وەکو هاوڕێتیان لێ دێسانەوە هەر تااقەتی سێکسیانە بێ لەگەڵ شتی تر هەیە کە ژن و پیا و 50 ساڵ لەم هەولێرەیە بۆ یەک ئەسووتێن بۆ یەک ئەسووتێن ینی برادەرێ باسی کرد ئەی دکتۆر ئەمڕۆ مەشەدێ زۆر ئانتیکەم بینی وتم چی باسی ئافرەتێکی کرد لە یەکێ لە عینایەکانی ئەم کورسانەی ئەم ئەمری خوای کردووە ئەوی بە چای خۆم بینیم فرمێسکی ئەو چای و پیاوە زۆر بەدەگمەن فرمێسکی ئاوان بینم بەس هەستم کرد ئەو فرمێسکە زۆر بەریە زۆر پاکە زۆر لە دڵەوە دێت ها فرمێسکی تر هەیە و بۆ زانێ بۆ میراتەکەتی وای بدایە بۆ خواوین بۆ میراتەکەتی بۆی زۆری بدەنێ یان بۆی دوای لە خانەکە بەس بە جددی لەو دقا هەستم کرد فرمێسکی ئەو پیاوە بۆ ژنەی بە معنای کەریمە لە دڵەوە هات ئەڵە زۆر معجیب بووم ینی بەو پیاوە کە بەکەم چاو سەرمە کرد و قوربانتان دکتۆر گیان شتێکی بۆ بکەن و خوا خێرتانەگا ئەگەر کێشەمان لە پارە نیە هەرچی وتم وەڵا خاڵ گیان تازە ئەوەی کە کراوە کە هەر ئەو علاجێ و دوای ماوەکش ئەو بخۆیت هەنگانە سەوشتی نەما و ئەلمهم بخوا عافیکە ئەلمهم قسەکەم لە چییە بەڕێزەکە ئەمە گرنگە دوای 50 ساڵەوە چێ مناڵی بەقەد من بێت ئەو کابرای کە باسەکە باسی 6 ساڵێکەکە ئاوا بێت و بەو جوان و مەزبوطی و خۆشەویستی و محەبەتەکە بێنێتەوە ئەوی تریش قلیبلیەکە و بەشانامەی بەسەرعدا و بەزم و ڕزمە و دوای دوو مانگ سەرەکەی لێ بێزارە تەلەفۆنم بۆ کاڵە دکتۆر گیان بە قلیبلیش شوم پێ کردووە خۆت وتەنی ئەی بە قلیبلیش پێ کرد بۆ تەلاقتەدا دوای دوو مانگوتێتی هەچەند سێتەکەم نانووسی دڵمەوە نانووسی دێنە سیکۆتینم داناوە تەبعا نانووسێ بە دڵتۆ لەبەرەوەی نەزانی ژن چیەوێ نەزانی چی پیاوی چیەوێ و نەزانی شتەکان چۆنە کۆمەڵی خاڵ بۆ جەنابتان کە ئەم کۆمەڵگایە چی دێمێ خاڵی یەکەم ئامە ئەوێ خۆمان بگۆڕین کاکە تواز لە خەڵک بێن خۆت بگۆڕە تۆ بە خەڵک مەڵێ جددی نییە خۆت جددی بە تۆ بە خەڵک مەڵێ دەرەجە نایێنێ خۆت دەرەجە بێنە تۆ بە خەڵک مەڵێ گەندەڵە خۆت گەندەڵ مەبە تۆ بە زۆر سەیرە کچی خەڵکە بینم زۆر سەیرە ڕێز لە دایکی ناگرێت خۆشی لە بەیانەوە تانیمە ڕۆخەوێ بەیانی هەڵە ساو چایەکە لێ بنێت ئەی زاڵم زۆر سەیرە کچی خەڵکە بینم خەریکە جەڵدە لێمەدا بە نەوعێکە دوو مەتر لە پێش دایکی ڕاخۆت بۆچێ نانا لەوەیە مە ئەتۆ گەر ئازای تۆ هەوڵ بدا دایک و باوکی خۆت خزمەت بکە زۆر سەیرە ئەو خەڵکە بەردەوام سۆسیال میدیا بۆ بە هەموو شتێکی بەردەوام من سەیرەکە ئەوش لەسەر خەتە 12 سڵاو بەرەوتێتی هەر لەگەڵوتم سڵاو دکتۆر گیان فەرموو ئەوتم ماڵە بەخور نەگیرەوە ئەوە تاقیتم کردە 12 دقەت چیەکەی لەسەر ئەتەرنێت وڵا وتم با زوو جوابی دەمنۆک زەرور بێتم زەرور چیم وڵا بەس تاقیتم کردەوە وتم بزانم بەم 12 دقەی چیەکەی لەسەر خەت هەی خوا ماڵە بە قورگیرە بۆ ناخەوی پیاوەکە تیت کرد لە بندەرکە بەخوا قەسەم ئاوا شەوان وتم بمێنیتەوە ژنێکت بۆ پیاوەکەت یانم نییە لە 8 شەو لەگەڵا بخوێ هی پێکەری تۆبە وتم دەدایت بخەوە ئەمە چی وڵا پیاوەکەی لە ماڵ نییە وڵا لە خەفەریاتە وڵا نازانم چییە وڵا لە ماڵ دایکم ناکرێت ئەزیزم چکە من ناسیامە ڕەنگە هۆکاری زەواجەکەیان من بوو بێتم بۆیە مەبەستمە وەیەکێ لە هۆکارەکانش ئەو نەفەرەت پیاوەکەی گرەی لێ کاڵە کاکتۆر مۆبایلی گردە دەستێەوە دوو لە ڕووی جەنابەت نازە باو باپیری خۆی ناناسێتەوە خراپ کاتە خاڵی یەکەم خۆمان بگۆڕین خۆت بگۆڕە لە جلوبەرگە خۆت بگۆڕە لە سیماتە خۆت بگۆڕە لە قسەکردنە گەنجان تۆ دەبێت سوێجی ژیار و بەشی گەنجان ئەمەی دەتوانە گۆڕی بێ خۆت بگۆڕە لە بیرکردنەوەتە خۆت بگۆڕە لە تموحتە خۆت بگۆڕە لە حەز و ئارەزوەکانتە خۆت بگۆڕە لە شێوازی قسەکردنتە خۆت بگۆڕە لە شێوازی هەوڵدانتە خۆت بگۆڕە لە شێوازی قسەکردن یعنی مەسەڵەن من نەفەرێکمەی نسیوتی ژیارە لە پۆلێکایە 6 ئەعدادێ گریمان معقولە تۆ ژوو هەموو تەلەبەکانی تر لەگەڵ مامۆستاکابی تۆ بێت جیاواز بی مامۆستاکە هاتڵی مامۆستا بەخێر بێ خۆشحاڵ بن بهاتنن هەموو تەلەبەکان بەناوی هەموو تەلەبەکان و پێ خێراتن دەکەین ئومێد دەکەین ئینشاڵڵا سوودێ لێکی وەرگرین تۆ جیاوازی نەخێر بەعکسەوە مامۆستاکە بۆ نەخۆشێکی مامۆستا گیان خوا ئافریکا خوا لە گوناحی خۆش بێ و خوای گەورە سەبوریتان تا بیستم خەسووتان ئەمری خوای کوردیان دایکتان ئەمری خوای کرد و زۆرمان پێ ناخۆش بس بوو خوای خۆم بەر کۆرۆنا و نەشمان زانین تازەکە لەکوێ گردنمان نازاکە لە کەمتەرخەمیمان بوورە بوو باتینە بۆ وەستاینە و خزمەتمان کرد ئەتۆ بێت جیاواز بی هەیدەوە تۆ ژەوێرە با بڕوا دەستەکە نەخوا بەزە دوعای تەلەبە بۆ بۆی دایکی مرد خەتای دایک چییە خۆی امتحانی قورسە چەند جار بیستوتانە وەڵاوە دوعای ئێمە بوو بۆی دایکی مرد باوکی مرد با بە تەلەبە خۆی امتحان کیمیا قورسێنێتەوە کەی خەتای باوکو دایکێتی دەبێت عاقڵبی دەبێت جیاوازبی هەموو تر مامەسا چینە دەرە مامەسا با تاوە بێ تۆش وەکو ئەوان بی هەمووی دەسەڵ نابڕێ تۆش وەکو ئەوان بی هەمووی هەنێ تەلەبا دوێرم کاکتۆر ئەوە هەموو پۆلەکە بەعام هەموومان خراپین مامەساکە خۆی سەقەتە بۆ سەقەتە هەتا لێم پرسیوتم تەلەبە هەیە ناجح بێت یەکجار واش نا تەلەبە هەیە دەرەجەی تاوێنە بێ زۆرمان هەیە 4-5 هەیە بەس ئەوانە تۆزە نەوعەکەن هینە دەوان شێتۆکەن
تەواو نین کاتە تۆ دەبێت جیاواز بیت کاتە خاڵی یەکەم پەیامی من بۆ ئەمڕۆ بۆ تۆ دەبێت جیاواز بی دکتۆرا زۆرە لە بواری ئەشعەسۆنە دەبێت من جیاواز بم مامۆسای زانکۆ زۆرە دەبێت من جیاواز بم زۆر مامۆسای زانکۆ هەیە یوتیوبی هەیە لە کوردستان هەموو مامۆستایەکی زانکۆ یوتیوبێ بەس دەبێت یوتیوبی من جیاواز بێ من نەکێ لەوانی کە شانازی پێوەکەم تاکە مامۆستام لە زانکۆ کە زۆرترین ڤیدۆم هەبێت نزیک بێ لە اختصاسەکەی خۆمەوە کە زیاد لە 1000 و ئەوەنە ڤیدۆم لە یوتیوبەکەی خۆمە هەیە نەک بۆ کەش و فش بێت جیاواز بی ئەو دەقەی مردیشی جیاواز بی یەکێکی تر فلان فیسار ئەچیەکە بەرنامەیەکە هەبێت چیت هەبێت چالاکیەکە هەبێت کتێبێکە هەبێت گۆڤارێکە هەبێت تۆ لە شەریعەی تۆ بێت جیاواز بی تۆ دەبێت هەوڵ بدەیت ئەم ساڵ هاتەوە بڵاوکراوەیەکی نیو ئەیفۆڕی دەرکەی هەوڵ بدەی هەندێک بابەتی جوان تەرتیباتی بێ وڵاکەی تۆ بیتەوزیعکی یان بۆ نە بڵاوکراوەیەکی ئۆنلاین دەرکەی سێ چوار لاپەڕە و تەرتیبات لە کولەی شەریعە بوون و نە لە نزیکی لە ڕێی کەرکووک وایانە دەبێت جیاواز بی ئەو بەڕێزەیتر لە شوێنێکی تۆ دەبێت جیاواز بی تۆ دەبێت پێشنیاری سیمینارکەی جەنابەت مەسەن لە کولەی بۆنە لە زانکۆی قەڵای تۆ دەبێت پێش عالم بڕی مامۆستا سەلام عەلەیکم سەلام من قوتابێکی جەنابتان لە مەرحەلە دووم ئەکرێت سیمینارێک ڕێخین مێزگردی ڕێخین بۆ چییە وڵات دکتۆر بەختیار ئەخ نایە کاکە دکتۆر مامۆستا من هەوڵ دەم خۆم تەکلیفی لێکەم قەناعەتی پێکەین ئینشاڵڵا لەگەڵ بۆ مامۆستا فلان لەگەڵ بۆ دکتۆر فلانە سیمینارە تۆ ببی بە هۆکارێک لەوە چێ لە بڵێ دکتۆر بە درێژایی زانکۆی قەڵا زانکۆی سۆران زانکۆی هەولێر زانکۆی فلان سیمیناری دەرەوەی زانکۆی تیان نەکراوە ئیلای خۆیان ئێمە یەکەم بووینەوە ڕەشەمان شکات دەبێت بیشکێنین و قازانجیشە زانکۆکە بێ مەمنونیش بێ ئێمە بچین سیمینارێکی بۆ تەقنین و مێزگردێک و تەرتیباتێک و باسی کێشێکی باسێکی خۆشەویستی بکەین لە زانکۆیە باسی داهاتووی گەنج بکەین باسی هەلی کار بکەین باسی چیمان پێویستە بۆ زانکۆ بێ مەمنونیش بێ پارەکە من پێرارەکە بۆ زام زانکۆی فەڕەنسی نەزانم چیەک هەیە شتێکی وایە من داوەتیان کردم کە چوم سیمینارێکم بۆدا کابرا کۆڵێ مەمنون بووە دکتۆر جان تەلەبەکان من گێڕە فەرقی کردووە بۆ لە بەروی باسمان کردووە زانکۆ چۆن پێویستە چی بکەی لە زانکۆ بۆی سەرکەوتوبی کەواتە دیسان ئێڵێم دێمە سەر خاڵە سەرچێکە تۆ دەبێت جیاواز بی سیارەکەت جلوبەرگەکەت مۆبایلەکەت ئەنتەرنێتەکەت پەیجەکەت سایتەکەت ئەگەر سایت و پەیج و فەیسبووکی تۆش وەکو ئەو خەڵکە بوو هەر جمێن بدات تۆقت چییە ئەمە من جیاوازیم چییە لەگەڵ خەڵکی ترا بەس قسە بکەم بەس بۆڵم بێ ئەمەلم نییە لیمە تەقولون ما لا تفعلون جیاوازیم چییە خۆ جیاوازەکە دەوایە تۆ ئاەتەکە و فەرمودەکان دیارێکە تۆ دەبێت جیاواز بی تۆ دەبێت لە خەڵکێکی تر جیاواز بۆیە ئومێ دەکەم تۆ چێشتەکەت جیاواز بێ خوشکم چێشتت جیاواز بێ لە چاو هەموو ئەو بۆ نمونە مەسەن پیاوەکەت کۆمەڵ ئاوەرزاوەیە ئەگەر تۆش هەر وەکو تۆ کەواتە گەردن مازدەکە تۆ جیاواز نەبوویتە جیاوازەکەی ئەوە بێت تۆ تەپولێ دێتێ تەپولە زانی چییە وایە بەس بوسا زانی بۆ جیاواز بێ زەڵاتەکەت نەکوەکو تۆش هەر وەکو زەڵاتە خەیار بەلاری و تەباتە بەلاری و تەواو پیاوەکە جەدەرێدا ئەمەنەم خەیار و تەماتەی خوارد تۆ زەڵاتەکەت جیاواز بێ چێشتەکەت جیاواز بێ تۆ یەکێک بی لەوانەی مەڵای من باسی ئافرەتی چیان کەوتی ئەم ئافرەتە خێزانمان ئێمە ئەمەمان خوارد و پێشتر نەمان خواردە وتم چی عەجیب وتم زانم چی کردووەم غەزەبە وتیان لە ماڵی خۆمانە پێشەوە ئەم ئافرەتە بێتە ماڵمان برژمان بە ڕووبەهەنارەوە نەخواردووە ئەم فکرەی هێنایە ماڵمانەوە ئێستا ماشەڵڵا هەمووی فێر بووە چاوی لێکەن گرنگە خۆ ڕەنگە تۆ بڵی جاوت چیە تخوا برنج بە ڕووبەهەنار چی لە مەسەلا گۆڕنە ئەبێت جیاواز بی بووکێکی جیاوازە ماناوێت چێشتەکەی لە هەموو شوێنێ باسە کرێت فڵانی باسە کرێت اینجا بڕۆ بۆ هەندێشتی تێشی تر هەندێشتی تر باسی ترکە بنە لە شوێنی تر بووم هەولێر زۆر ئەیکەن ئێمە لە سلێمانی نایکەین ئێوە کفتە ئەکەن بە کولەگە وشکەوە وایە کفتاکەن بە کولەگە وشکەوە ئەو نیە کولەگە وشکەکان نییە کولەگە کودی پێڵەنەوە لە سلێمانی مەشتی وامان نییە یعنی برادرێک خەڵکی وەختی خۆی لە داخل لە هەولێریا بووە ئەوەی هێنا بۆ سلێمانی هەموو عایلە باسیارگەن وڵات زۆر خۆشە چکۆ ئێمە بە نۆکەوە ئەیکەین بە نۆک و لەتکە نۆکەوە ئەیکەین مەبەستم نەچمە سەر مۆڵتەفسید تۆ جیاواز بە لە چێشتا لە نانتا لە قسەکە تۆ دەبێ بەختیار دەبێت لە چاو براکانی جیاواز بێ مادام خۆی بە ئیسلامی مسلمانە زانێ مادام خۆی بە ئینستیتوتی ژیارە زانێ دەبێت لە چاو براکانی ترمان 4-5 برای ترمێ تەعامل و هەڵس و کەوتی من لەگەڵ دایکم لەگەڵ باوکم لەگەڵ فڵانە جیاواز بێ ئەگەر نا تۆ جیاواز نیت وەگەردن مازاکە تۆ نە ئیسفادە لە ئینستیتوتی ژیار کردو نە لە دین کردووە نە لە بەشی گەنجان کردووە خاڵی یەکەم کەواتە خۆمان بگۆڕە change yourself ئومێ دەکەم ساڵ بە ساڵ ئەپدەیت کەین و باشتر و چاکتر و مەزبوطتر کەین و ئەبێت خاڵی دووەم کە گرنگ و مهمە بۆ جەنابتان ئەویش بریتیە لەوەی کە خێزان و خانەوادەمان بگۆڕین خێزان و خانەوادەمان بگۆڕین پێغەمبەر صلی الله علیه و سلم وای کردووە هێوا شێواجنجا لە خێزان و لە خانەوادەوە تۆ ناکرێت دەستە دایکت بشۆری دەستە باوکت بشۆری دوک تۆ یا خێری بەخشراوەتەوە بۆ خێری بەخشراوەتەوە لەم ماوەیە لە شوێنێک بووم باسی نازم باسی چیان گوت وەڵا کاک تۆ ناشکری من دایکم لە خوێنەوارە وەڵا وتم عیبە وەڵا عیبە
وڵای ئەی بە 30 ساڵ تەمەنتە 32 ساڵ تەمەنتە دایک تێکتێ لە ناو شاری سلێمانیە لە کارەدەوشکی سلێمانی 32 دانە ساڵە کاکە دەی ئاگاد نەبوویت 15شیان بێهۆش بووی 15 ساڵە تۆ مسلمان و ئیسلامیت و خوێنەواری بەزمڕۆ ئەم 15 ساڵە نەفەرێکت پەیدا نەکرد دایکت خوێنەوار ئەلفوی بە فێر بێت شتارەشت بخوێنێتەوە تخوا ناقمە جەڵدە لێمدا کاتە تۆ عاملی گۆڕانکاری نی لە کۆمەڵگە تۆ کۆمەلگات پێ ناگۆڕ تۆ دایکەکەت پێ نەگۆڕاوە ئێستاشەڵە دکتۆر گیانەڵە سوورەکان و سەوزەکە و شینەکە پارە وا ناسێتەوە سەوزەکە شینەکە سوورەکە وتمەکە پارە گۆڕابێت دیزان لەبەری کاتەوە ئەوە دۆلارە لە نەوعەکەی وینەکەی تیا و ڕژینەکەی ئەمریکیەکەی تایە هایدەوە ئەمە ئەکرێت ئاوە ئەوە هیچ بێژگەلەوەی ناونیشان هیچ نازانێت بێژگەلەوەی ئەڵێ کێشەمانە جار وایە لە شوێنێک کامەسن بەجێ بمێنێ ڕەنگە بە قەتاوشت نایناسێت چکە ناوەکەی نازانێ و ئەبێی نەبێ ئەوە هیچ ڕقەمی خۆی بۆ لەبەر ناکرێت بەس ڕۆزمە لە پاچە کاغەزە بۆ ژمان ئیلم دایک بەوە تەپۆن نییە دایکێک بتوانێت حەو مناڵ بەخێوکە یەکێکی مامەسای زانکۆ یەکێکیان دکتۆرە یەکێکیان ئەسنانێکیان سەیدەرێ تۆ بڵێم دایکە نتوانێت هەنێ شت فێر بێ خوشکم یەک تا دە فێر بێت و بۆ نمونە ئەلباتا فێر بێ بەخوا ئەتوانێت لەوە لە من و تۆش زیرەکتر بێ بەڵام نەمانتوانی کاتە خاڵی دووەم گۆڕانکاری خێزان و خانەوەدەمان دەبێ بگۆڕین خوشکێکە تێشووی کردووە هەستەکەی ئوستوبەکەی لەگەڵ پیاوەکەی باش نییە ئیش لەسەر گۆڕینی بکە برایەکەت هەستەکەی ژنێ ناوە بەس 2-3 ئاگات لێ بووە ژنەکەی تەریقە کاتەوە تۆشت برا گەورەیت و ئەو برایەتیشی تۆزە لە تۆ بچووکترە ئیشی لەسەرەکەی خوشکێکت هەستەکەی شووی کردووە بەڵام 2-3 چوویتە ماڵەکەی پەرپوتە وەرە خوشکم منەمە بجوارەوە بۆ خوشکی خۆم بەکار وەرە ڕۆڵە یعنی چێ ماڵە وایە دکتۆر جان بڵێم چی نازام چی و تۆش زۆر سەیری پیا خۆم قبول وتم نەخێر پیاوت قبولەکە ئەمری نەمێنێت تایسە ژنی بەسەرا نێناوی تۆ دەبێ ئەمە وا بکەیت دەبێ ئاوا بکەیت تۆزە پاک و تەمیز بێت تۆزە فلان بە تۆزە بە تەرتیبە چی پێویستەکە ماڵەوە ماڵ بێ دانیشە سەرخۆت کەسکە پیاوت نیمەڕۆ لە ماڵێت هەموو نیمەڕۆ لە ماڵ نەبوو ئەگەر لە ئیش بوو تەبێت تۆ سەری بچی بۆ ماڵان بگەڕێ ئەجارە چم بۆ ماڵ پورم ڕۆژێت فلان دانیشە چێشتێکی جوان بنە با پیاوەکە دەگە 3-4 ساعت و حەمامەکەی بۆ کە خۆی بشوات و نان بخوات و تەرتیبات و مەزبوط و ئیستراحەتێکە ناکرێت لەبەرەوەی کە ئەو لە ماڵێ تۆ یەکسەری ئەملا ولا وەڵام ماڵی پورە و جا ماڵی پورمە و جا ماڵی خوشکم و جا ماڵی برایە و جا ماڵی پورزاو ناکرێت کاتەمە بەستم ئەوەیە کە خاڵی دووەم دەبێت ئێمەی گەنج ئێمە دیسان و دەیڵێم ئێمە دەستمان بردووە بۆ خەڵک خۆشمان گەنەڵین ئەمانەی خەڵک بگۆڕین خۆشمان سەقەتین ئەمانە دەرەجە بە خەڵک بێنی خۆشمان هیچ ناکەین بە خەڵکەڵین ماستەری هێناو هیچ نازانێ قول فولێک جارەکەت خۆشن ماستەرە نێناوە خەڵکە بینی ئەبوو دکتۆرە دالێک لە پێش نادی تەزیق زەگران بری نەمێنێ بەخوا هیچ نازانێ بەخوا بەقەد مناڵە نازانێ خۆ جارە دارێ لە پێش ناوت نییە چۆن لە ڕوودێم قسەیەکی هەر خۆ دالێ پەیداکەن جاو لە ڕوود بێ بۆ قسە بکە بە یەکێکەڵی ئەوە تخواوە تەلەڤیزیۆن هەر خەریکی دەگ و ڕەقسە دەخۆت بەرنامێکت پێ ئامادە ناکرێت بەرنامە خۆ زانی ئەو پیاوە لە خۆی لە سۆشیال میدیاکەنی کاکە بەس پۆستێک بنووسە هەفتانە پۆستێک بنووسە بۆ سۆشیال میدیاکەن با بڵاویکردن و نیک وەکی تریش ڕخنە لە تەلەڤیزیۆنێک گرێ لە سەتەلایتێکە گرێ کە سەدان کەسی لە پشتەوەی کە تا زۆرتر باشە یان خراپە کاتە من وا ناکەم من واش پەروەردە نەبوومە دینی جوای فێر نەکردومە خاڵی دووەم ئیش لەسەر خانەوادە و خێزان بکە جوانکاری ماڵ گەنج دەبێ ئاوا بێت جوانکاری ماڵت شێوازی ئیشکردنت باوکت لە دوکانێکە هەستەکەی وەکو پێویست نییە چی پێویستەکە تۆ کەم تا زۆر باوکت ئاستی سار بکوتی هەموو ڕۆژە 6,000 حەوت دەسەکەیان دەچی ناکە هەوڵ بدە بۆ یاخی بۆ بکە هەوڵ بدە دوکانەکەی بۆ بگۆڕە هەوڵ بدە واجەیەکی بۆ بکە هەوڵ بدە دوکانەکە دوو بەشە بۆ نەبێ بکە بە دوو دان و ناوڕاستە دیوە قەناتی پێ بکە دیوارێ بکەن و ئەو بەشەی بابدا بە کرێ بە 300,000 ئەو بەشتریش بۆ بەشی خۆیەکە چی پێویستەکە و دوکانە گەورە هەوڵ بدە دەستشۆرێکی بۆ دابنێ تەرتیبات هەوڵ بدە بۆ نمونە موبەریدێکی بۆ دابنێ هەوڵ بدە تاقە شەمسێکی بۆ دابنێ باوکت کارەبای لێ نەبڕێ هەوڵ بدە مۆریدەکەی بۆ مەسەن بۆ بکە بە 3 ئەمپێر پێرێک بەڵام بە گوێری حسن و ڕەزای خۆی هەوڵ بدە دووسێ باوکتە لە شوێنێکە جارێکیان چوینە شوێن جا من نەکبەتشم ئەمانە نەکبەتم خۆم ناگرم چوینە شوێنێک لەگەڵ برادرێک وتی کاکتۆر دوکانێکی باوکشم لێ باسە دانیکەین چوم دوکانەکەی خراپ نییە ئەتر یەکسەری وتم کاکشێک کوڕۆڵە ماش ڕاستی جوانت هەیە با بڵێن شتی ئەنوا ئەشکال شتی ماڵ شتی جوانت هەیە کارتێکم بەرێ باشن و مناڵت بۆ بنێرم جاجاشتە لێ بکڕە کارتم نییە سەرێک کاروتم ئەی تۆ بکاری وەڵا خۆ دکتۆر فکرێشە ئەتم بۆ کارتی باوکت ناکەی بۆ یان تۆ وە باوک عەقڵی پێ ناشکێ دوکانی شتی ماڵ کارتی پێویستە بۆی کارتێ بدا بە ژنێک ئەی تۆ عەقڵت نا پێ ناشکێ کارت 1000 بە 50,000 دینارە کارت 500 دانێ ئەکەی گەر بە تەنکەکە بیکەی بە 15,000 پێچێ خۆشت کارت بێنی ناو برادرانە تۆزێک برادران ئەم باوکت توانێت سوتم باوکت پیشەیەکی نییە جارێ شانازی پێوە نەکەی پیشەیەکە ئەو پەڕی و شانازی پێوەکەی حەزەکەی من سێڵفی لەگەڵاکەم لە فەیسبوک بڵاوەکەمەوە گوێگەی شانازیە پیشەیەک بەشێک بۆ عارق نەبێ بۆ سەرسەرەتی نەبێ بۆ بەرەڵایی نەبێ بۆ فەسادکردن نەبێ مەبەستم لە قسەکەیە ئەکرێت تۆ عامل مساعد بی بۆ پارە پەیداکردن بۆ تەرتیبات بۆ ئیشەکە بۆ باخە بۆ حەدیقەیە بۆ هەر شتێکە ناچمە تەفسیلی خاڵی دووەم کوڕی پیاوانە و مەردانە
کوڕی گەنج و ئینستیتوتی ژیار تۆ دەبێت بەشێک بیت لە گۆڕانکاری و چێنج یۆر فامیلی خاڵی دوم بریتە لە فامیلی برایەکی شووی کردووە نوێژ ناکات خوشکێکی تری نوێژ ناکات برایەکی تری جمێن فرۆشە برایەکی تری سەرسەرێتێکە برایەکی تری لەولاوە جگەراخوا برایەکی تری لەولا مناڵم منش خێری زنم هەموویە گۆڕم بەس هیچ شتێکم پێکرێ شتێکم پێ ناکرێت هیچ نەبێ هەوڵەدەم براکەم دەرەجەیەکی پێنم بۆی کەم تا زۆر دوای دەستی سەدان نامردپان نکاتەوە وڵا ئەیبە تۆ لە ئینستیتوتی ژیار بی و گەنج بی و ئەهلی خوێنەواری بی و دوای ئێوە لێ ئێستەوە بە دواوە خوشکتان یان براتان دەرەبەی پۆلی سێم تەوەستە بێت یان شەش ئیعدادیە بێت کاکاتە 12 تۆ هۆکار نەبی بۆ دەرەجەهێنانی بڵی چاوی دەرچێ خۆی ناخوێنە چاوی دەرچ ئەمری نەمێنێ دەبێت بەشێک بیت لە چاکردن و چاکسازی خێزان و خانەوادە سێ سەریع ڕووی ئەزیزەکانی خۆم ئێمە کێشەی نەفسیمانێ بۆی هیچ بە هیچ ناکەین هەر یەکەو دەستی بە کڵاوی خۆیەوە گرتووە ئێمە با اینجا کە باز نەکەم تۆ ها یەکەم جار خۆت یۆر سێلف دوای یۆر فامیلی اینجا تۆزە گەوری کەرەوە دەوروبەری خۆمان ئەشێ جەنابەت چەند کەس لێرە تەلەبەی زانکۆیە دەست بەرزکاتەوە باش چوونەوە ئیش لەسەر ئەو پۆلە بکە ئەو پۆلە تا ڕادێک ئەو پۆلە چی لێ بکەی ئەشی ئەو پۆلە کەم تا زۆر هۆکارێک بێ بۆی کە تۆ باشتر و چاکتر و مەزبووتریک چۆن بیکەم ئەشێت سەرپەرشتیارێک دانین ئەشێت جاجار ئیسساخیان بۆ بکەین ئەشێ پەیجێک دابنین بۆ ئەوە بە هاوکاری ئەشێ گروپێکی ڤایبەر دابنین ئەشێ کۆمەڵە سیمینار و تیبار ڕێخین ئەشێ تۆ مەرحەلە دووی مەرحەلە سێیەکی برادرت هەیە بیهێنی بۆ مەرحەلە دووەکان سیمینارێ بکات چۆن بخوێنین چۆن دەرەجە بێنین ئەشێ بۆ پۆلەکەی خۆتان مامۆستایەک بێنی لەسەر شێوازی فێربوونی زمانی ئینگلیزی ئەشێ دکتۆر بەختیار داوەت بکەی ئەشێ گروپێکی ها خزمەتکردنی کەسەکانی چواردەورت کێ لە زانکۆی سەلاحەدینە جەنابەت ئەشێ لە ناو گروپەکەی خۆتا بڵی بەڕێزان خۆناشکوری نەبێ هەم لەوە چێ بۆ نە زانکۆ ڕێگەنەدا هەم خۆشمان نەگونجێ گروپێکی بەرنامەی زوم ئین دروست دەکەین ڕۆژی پێنجشەممە بەس دوای تەنسیق لەگەڵ من ناکەی ڕۆژی پێنجشەممە کاژمێردا لینکێک دروست دەکەین بە بەرنامەی زوم ئین ئەینێرین بۆ خۆمان هەر یەکێک لەیەوە ویستی ئەچینە ئەو بەرنامەیە دوو کەسمان ڕازی کردووە دکتۆر ئەحمەد لە ئەستەمبول دکتۆر بەختیار لە تورکیا بۆی دوو سیمینارمان بۆ بدا لەوەی کە چۆن بتوانین زانکۆ بکەین بە هۆکارێک بۆ سەرکەوتن لە ژیانە 150 منە تەلەبەتەیە با هەشتای بەشداری کە بەس بووی بە گۆڕانکاری بۆ چواردەور دوای ماوەیەکی تر بە تایبەتی سۆشیال میدیا هیچی نێشتۆتەوە سەناتەکەی ڕەزیر کردووە پشتەمەل یەکێکگری لە بەریتانیاوە هەر یەکەی بە چاکە دوو بیجامە لە ماڵەوە بخۆت محاضەرەی پێدی هیچ نە فیزەی ئەوێ نە جەوازی ئەوێ نە ڤاکسینی ئەوێ هیچی ناوێ دوای ماوەیەکی تر نا مامۆستایەکی خۆتان بەرنامەیەکی زوم ئینی بۆ ڕێکەخی هەڵێ مامۆستایە زۆر پێمان خۆشە مامۆستای لەسەر بابەتێک دکتۆر بەختیار زۆر جاڕێی مەجالم نەبوو حەگەر حەز بکرد لەسەر کەسایەتی شتێکتان بۆ باس بکەم مەسە من جارێ لە زانکۆ زۆر جار ئەم قسەیەم وتووە تەلەبەکەوتیان دکتۆر گیان لەناو پۆلا زانی بەش فریا ناکەوی و بەس فرێ محاضەراکەوی خێر تەگا فلان ڕۆژ فلان هۆڵت بۆ گرین بەس باسی کەسایەتیمان بۆ بکات جۆرەکانی کەسایەتی و مرۆڤ چۆن کەسایەتی دروستکاوە چۆن کەسایەتی بەرامبەر بناسینەوە باش گرنگە بەس ئەمە کێیکە بەیشەڵا ماشەڵا بێ ئەبێ یەکێک بڵێ ئەرێ جەماعەت پێتان چۆنە تەکلیفێ لە بەس ئەم ئەرەیە مویمە ئەم ئەرێ ئەم نوقەیە ئەم نرکەیە ئەم بۆڵەیە لەسەر تاوی لەوە چێ بۆڵە بێ ئەرێ تۆ زانی وا بڕوا بە قورئان ئیسفادە لە زانکۆ ناکەین لەخۆیەوە تەواو بێت دوو محاضەری پڕۆپوختەمان نەخوێن ئەرێ جەماعەت بۆ وا نەکەین بوو بە ئەرێ و چووە سەر خەت هەمووی بە ئەرێ دەستی پێ کردو ئەرێ جەماعەت بۆ تەلەڤیزۆنێ دانەنێن خۆ بەس تایبەت بێ بەدین ئەرێ جەماعەت هەمومان ڕادیۆکەینەوە فلان گۆرانی و دەگو ڕەقسە ئەرێەوە بۆ ڕادیۆیەک دانەنین قورئان بێ و بەس قورئان بێ و ئین بێ تەفسین بێ ئەرێ جەماعەت ئەوە بۆ پەیجێ دانەنین بەس تایبەت بە کێشەی خێزان تەلاق زۆر وای لاتۆ تەلاق لە زەواج زیاترە ئەرێ جەماعەت ئەوە بۆ هینێک دانەنین دوکانێک دانەنین بۆ ناساندنی کچ و کوڕپێکەوە و زەواج و تەرتیبات و مەزبوط و شتێ پارەشیان لێ وەرگرین و کەپڵەکان بەکتری بناسیین بەڵام بە شەرعی بیشەرعێنین بە ناشەرعی نامواسەفاتی بۆنە لە شوێنان هەیە و لە وڵاتان هەیە و لە خەریج هەیە و تایسە کەس نەیوێراوە لە کورسان بیکا بۆنە لەوە چێت جەنابەت حەزت لە کەسێکە خۆت خەریجی بیتەریت حەزت لە کەسێکە لە بواری بیتەری خەریجی ڕاگەاندنی حەزەکەی یەکێک بێنی خەریجی ڕاگەاندنی بەڵام دبلۆم بەکالۆرس ماستەری نەبێ تەواو بۆنە
ڕەنگە ئەمە تۆ بە جەنابەت نایدۆزیتەوە بە گوگڵ سێچت بۆ کردووە نایەنی بە جیمێڵ نایەنی هاوار بە ماڵم دووجار بە واسەپ سێچت بۆ کردووە نایەنی بەس لە نووسینگەکەی من هەیە من دوان ئەناسم خەڵکی کەس نەزانە لە ئاسڵیشا خەڵکی ئەجەزاکەڵڵا خەڵکیشی نزیکی لای ماڵ خۆتان لەوە چێ باو باپیرشتان یەکتری بناسن کەواتە توانیمان سەرکەوتن بەدەست بێن کەواتە کادێ دەکەم خاڵی سێیەم کەسانی چواردەور دەبێت خزمەتیان بکەین تکایە کەسانی چواردەور گەڕەکەکەیە چەندی خۆشبەختە من زۆر ئەم قسەیاڵم تۆ هۆکاربی بۆ هێنانی دەنەمام بۆ گەڕەکەی خۆتان تۆ هۆکاربی بۆ دروستکردنی بیری توازی گەڕەکەی خۆتان کابرایکی ئیسلامی جاری کە من شتێکی وام کرد عەجیبیان لات گەڕەکە دوای ئەوەن دەست خۆش بوو کاکە من دین فێری کردم چوم لیژنە هەیە تەندروستی و کاک ئەحمەد لە سلێمانی هەمانە لیژنەیەکەی پێڵن تەندروستی و کۆمەڵ شتێکی وا سامپڵی ئاوی گەڕەکی خۆتی بۆ بەیفۆت فەحسەکە ئەزانێت لەگەڵ زێرا بە تێکەڵ بۆ یانە چی هەیەیانە دوای هەنێشتمان بۆ دەرکەوتووە الحەمدولله حکومەت علاجی کرد بەس گرنگە خەڵک نایکە خەڵک ئەی خوا ئەڵێ ماشەڵڵا ڕوونە وازانێ ئاو ڕوون بێتەوە ڤایرۆسی تیان نیە ڕوونە ماشەڵڵا ئەڵێ چاوی قرژاڵە بە قوربانەوە ڤایرۆس و بەکتریای دنیای تایە ڕوونی چییە بۆیە ئەگەر نەیزانیت بەس تۆ توانیت هۆکاربی تۆ لەوا چێ هۆکاربی مەسەن ئەو گەنجە جوانەڵێ دکتۆر مۆریدەی ئەم گەڕەکە قوڕی کردۆ بە سەرمانە ئەمپێری هاڤین نازم چی ناداتێ وازام شتێکی ناداتێ چیەکەی سێ چوار پیا ماقول کۆکەیتەوە سێ گەنج ئەڕێڕی بەڕێزەکەم بە تەمان مۆریدەکەمان بگوازینەوە و بە تایبەتی بەڕاستی ئەوە ئیمزای هەشتا کەسمان کۆ کردو هەر هەمومان ئەی بڕین و هەموو تەحویل دەکەینە گەڕەکی ئەو دیو پێمانش ناخۆشە واکەین بەڵام بەڕاستی ئەمە معقول نییە ئێمە سێ ئەمپێرمان ڕاکێشاوە سەراجێکش داناگیرسێنێ کابراکەوێتە خۆی برادر هەیە لە گەڕەکە وای کردووە دکتۆر دوو قات بووە چوومە زەمە نایداتێ هینی نادات نازان بە قورآن ئەم پێرەیە چییە نایداتێ و بەرگریەکەی لێکەمەکاتەوە چی لێکەمەکاتەوە بەعلاساس بووینە بۆیە فەوتاندن لەو ڕێگا زۆرە بە نێتی سێ لە ماڵەوەی پێوەم ئەم پێر و نییە گەشتۆتە لای من نیو ئەم پێر و نیەک لەم گەڕەکەین بووە سەوی کابرا چێر کاکە هینی سوچ و هینی زۆر تایە وتم بۆ بە سیارەیە فلکەیە ئەو تەواوی تۆ کارەبای بە عامودێک کاتەوەی سەرگەم کابراوی هەڵ بخەڵەتێن وازان من نەخوێنەوارم براکەم ناشکلی نەبێ ئەوەنە پێچ و پەنای تایە کارەبا ئەم پێر و نیەک هەر ئەفەوتێ مۆریدێک ئەرێرا بە تایران پیرنێک بفەوتێ وەرە کابرا بەتەمای بمخەڵەتێنی ئیمزایان کو کرد بۆ عاقلیان کرد بۆ ئەژداد و ئابانەوەن ئەیدا پێ ئەوین خەریب و تەقەمەوە گڵۆپەکە نەشکێەوەنێک داوە پێی ڤۆڵتەی داوە پێی یەکجار واشمانەوە بە قوربانت وەزە کەمی کەرە با گڵۆپەکانمان نەستوێ وە لە سەرتاوە ئەبێ وریابی یان مەسەن لە شوێنێکی ترەکەواتە خاڵێکی زۆر گرنگ و کەسەکانی چواردەور دەبێت سوودبەخش بن دەبێت سوودمەند بین کتێبێکت کڕیوە من تێناگەم بەس دە ئێمە هەیە کتێبێکت کڕیوە و نایچی خوێنیتەوە و دەوە چێ بیش فەوتێ یعنی من یەکێکی مکو من دام ناوە لەوە چێت سێ مانگی تر بەرنامێکی لەسەر بکەم جیاوازە لە چوو یەکێکی تر هەر نایخوێنێتەوە بۆ نایدێ بێکێکی تر دیاری بۆ کتێبخانە دیاری بۆ مزگەوتی فڵان دیاری بۆ ئینستیتوتی ژیار بۆنە چەند هەر یەکێک لێوە چەند کتێبتان هەیە و نایخوێنەوە لەوە چێت دایکشت لە پڕێکا بۆنە بە دەم گسکدانەوە بۆ نونە پیسێک بچێت سەریا بدڕێت و بستێ و یان این بێت بۆنە ئەزیزم بۆ بیرەوە نەکەن بە شەرتێک کتێبێک کە 3000 پێداوە ئێ قوڕم ساق سێ جار خوێندووتەوە سێ جار خوێندووتەوە چۆڕە و لێ بڕیوە بای 3000 بای 3 میلیۆن بەس خوێندووتە دەسوادە و لێ کردووە تەواو دێدبی دەبی بەخشە ئێبی بەخشە تەواو قورئانێکە لە ماڵەوە دڕاوە بە پەڕۆ پێشات ئێبی دە مزگەوتێک تەرتیباتێکە تەفسیرێکی ئاسانە سوود بەخشبوونمان بۆ چواردەورمان سوود بەخشبوونمان بۆ چواردەورمان سایت و وەڵای لەم بخوا شایدە هەفتەی پێشوو گەنجێک تەلەفۆنەکە لە کاک تۆ گونەپارە بم یان نا وتم بۆ ئەڵێ سایتێکم دۆزیێتەوە بۆ فێربوونی زمانی هەر پێشینەوتم چییە وتم حەزم نەکرد تەکلیفی لێ بکەم وتم بیدە من سایتێکم دۆزیێتەوە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی تەسەووری ناکەیت چەند بە کاتێکی کەم فێرەبی نازم سایتی ئەژنبیە سایتی فارسیە سایتی چییە چۆن بە وێنەیە بە ڕسم ئەلموهیم سایتێک و پەیجێکە دکتۆر خۆم وا خەریکە فێر بم بە مودەیەکی زۆر کەم بەڵام زۆر جار خەڵک تەکلیفی لێ کردومە کە هەستانێت نەموتۆ پێم نەوتن گونەحبارە بم یان نە ئەزای هەموو بیانووی چییە بە تەمام خۆم تەواو فێر بم دوای خۆم خولی بێبەرامبەر بکەمەوە لێوە خێرم بگات بەم سایت و پەیجەکە نەدەم بە خەڵک برا ڕۆ خەڵک سەقەتە وتم تۆ لە ئەخیرا خوات ناوێ قیامەتت ناوێ پردی سیرامت ناوێ ئێ تەواو قیامەت بە خورما دەستکەوێت بە گسکی کارەبا دەستکەوێت بە ئاوڕشێن دەستکەوێت بە پرۆفیسۆرەکەی دکتۆر بەختیار دەستکەوێت بە یەکێکش دەستکەوێت کە حەمباڵە و لە نزیکی قەڵا و کاسبی حەڵالەکە قیامەتە قیامەتە خۆ نەبێ بڵێ وەڵامە قیامەتی پرۆفیسۆریە زۆر موهیمە مواسەفاتە ئەبووینە براجکتۆرە ئەمە وەڵامە بە قیامەتی بەس بە شەونێژ دەستکردووە بەس لە تاریکیای کردوێت ئێمە قیامەتەکەش تاریکە وانە لەوەچەوەی ئەو ڕۆشنتر بێت و ڕوونا ئەگەر وەکو موسڵمان تێگەشت بێتین لە دین و لە ژین بۆیە ئومێد دەکەم ئەمەمان هەبێت ئەمە ڕەنگە وەڵامێ بێ بۆ تۆڕی کاکتۆر ماشەڵڵا هەر ڕۆژەی لە شوێنێکی لە من مەپرسە ئەمە وەڵامەکەیەتی
کاکتۆر ماشەڵڵا چاک فریاکەوی ئەمە وەڵامەکەیەتی دکتۆر ماشەڵڵا ئاکتیڤی لە ئەنتەرنێت و فەیسبوک ئەمە وەڵامەکەیەتی خۆ ڕەنگە من جاری بێ 6 بوو حوتی بیانی لە خەبەر بووم بە جددی خەویشم بێ بەس ئەو 2 ساعتە یەک دوو پۆستێک حازر کەم بۆ پەیجەکەی خۆم سایتێک خۆم بەڵام نەگەشتۆتە ساعت 12,000 کەس 2,000 کەس بۆ نمونە لایک و کۆمنتی کردووە و لەوە بۆ سونەتێکی ڕۆژی جومعە بێت 3,000 کەسیش بینی بێتی ئەمەیە حکمەتەکە ئەمەی ئازاتێکە لەگەڵ منە خەڵکێکە بۆ تا دەی نمەڕۆ خەوتووە هەر ساڵ لەژێ بەتە ئارێ نێمەڕۆیان عەسرە ئەبرا ڕۆ نەبێ هێشتا نازانێن نێمەڕۆیان عەسرە بۆیە خێرت نییە بۆ چواردەور وە چاک نابێ ئەلێرایە ئەوا بینێ لە عەرزا بۆ نمونە بە ئیشی خۆی نازانێ چکاڵە کلینەر هەیە لە گەڕەکەکایە ئاوێک بەر بۆتەوە بە ئیشی خۆی نازانێ بەلوعەیەکە لە ئاو دەستەکە ئەوە من 3 ساڵاچم بۆ ماڵە هەر ئاوی لێ چۆڕێ 3 دانە ساڵم بۆ لوعە چاک نەبوو دکتۆر جان قەی ناکە مەسینەکە بکە بەری چ نامەزیێ دوای مەسینە چی بۆ کیۆچە بەس پێم بڵێ دوای مەسینە بۆ کیۆچە چکە زانم وا مەسینەکە بکردە بەردەمی وا تا ساعت 12 شەو پڕ بوو ئەی لە 12 تا 6 بیانی بۆ کیۆچێ غێرەکەوێ چوومە زەمن بەوە ئاخوایان خەڵەتانە نە مەسینەکە بەتاڵکە بیکە ناو زێرابەکەیە اینجا مەسینەکە بکە پاڵ بۆڕێکە هێواش هێواش پڕە بێ برارۆ لەو عەقڵا برارۆ ئێمە نەکبەتین ناکرێ ینی بە ئیشی خۆی نازانێ ژنە بە ئیشی پیاوەکە بۆیە دەبێت تاکێکی سوودبەخش بین هەنێ جار ئەمە بۆ ئەگەر ئێمە ئاوان لەم جۆرە گەنجە زۆرکەین بۆ حکومەت باشە بۆ وڵات باشە بۆ مەملەکەت باشە بۆ باخەکەمان باشە بۆ جادە باشە بۆ ناو پاسەکە باشە بۆ هەموو شتێک باشە بۆ هەموو شتێک باشە بۆ هەموو شتێک باش و چاک و مەزبوطە بەڵام بەداخەوە گەروانە بین خۆخۆرە بین و تەنها نەفسیە بین و تەنها بۆ خۆمان دەژین و بە کەڵک نایە خاڵێکی تر کە گرنگ و مهمە لەگەڵ خاڵەکانی تری شایەکە گرێتەوە ئەویش ئەوەیە کۆمەلگا چی لێ ئێماوێ کۆمەلگا ئەوەی ئەوێ شوێنی هەلی کاری خۆمان بگۆڕین باشتر و چاکتریکن کاک ئەحمەد ئەزانێت هەنێک کۆلێژ هەیە لە زانکۆی سلێمانیەوە چه 15-20 ساڵ بێت تعمیرات نەبووێت کەسی بە ئیشی خۆی نەزانیوە عەمید وتێتی من 2 ساڵم ماوە مامۆساڵت چاوی عەمید دەرچێت بۆ ئەو جوانی کەم ئەو پۆزی پێوە لێدا مۆزەف ئەڵێ من معاشی وەرەگرم یان نا بۆچی بکەم تەلەباڵێ 2-3 ساڵە بۆچی بیکەم حکومەتیش وەزیرش ئەڵێ من 2-3 ساڵە بۆچی بیکەم ئەسەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەڵێ من هەڵبژاردنەکە 2 ساڵە نوتەیەکە بیکەم ئەی قوڕی کێو کە بەسەر خۆمە لەکوێ بێنم تۆنی بلێر لەکوێ بێرم ئەممان بۆ چاکە لەکوێت بۆمان تعمیر کە ئەمە عەقڵەتەکە کاتە شوێنی هەلی کاری خۆمان دەبێت ئیشی لەسەر بکەین دەبێت تاکێکی ئاوا دروستکەین دەبێت لەو ئاسا کوردەواری قسێکی جوانە لە بزن بۆ شوێنێ بۆ ڕۆژێک جێی خۆی خۆشەکە گرنگە ئەم قسەی زۆر ڕاست گرنگە بەڕاستی کە ئێمە دەچیتە شوێنێک تەرتیباتێک ئیشێ بکەیت دەتیباتێک یاری کە دەچیت بۆ سەفرەیەک بۆ شوێنێ کانێکی تای خەریکە کوێرە بێتەوە هێواش مەشغوڵ بی وەڵای من باپیرم یاڕەبی خوا عافی کە ئەم سفەتەی زۆرتیا بوو جاری وا بۆچین بۆ قەراغ جاری بۆچین بۆ دوکان باپیرە ئاگامان لێ بۆ هەر هەموو لەکوێ ویسە دێتەوە لای کانێکەیە هەتا 11 نیمەڕۆ دوایی مناڵەکانەوە چوومەس ئەمە بە چەقۆ بنی ئاوەکەی داوەتەوە هەنێ بەردی هێناوە هەنێ قوڕی گردوێتەوە ئەو لێوارە جوان و پوختە بۆن و نەتەپێت اینجاکە هەنێ قامیشی هێناوە ئاوا تۆزێ ئاوەکە سێبەری کات بۆنەوەگی کە بچێت ئاوا بە گوێپینێک بە پەنجەیەک بە دەستێک ئەم ئاوە بخوات ئەمە باپیرە تا 12 نیمەڕۆ چێژی لێوەرەگرت باپیرە نیمەڕۆ تۆشتا خۆی تووڕە کاکە پەرەتان چێ بۆ نانەکەتان نەخۆت بۆ چاوەڕێ منتان کردووە من ئەم عەقڵێتەم ئەوێ کە کابرایەکی بە تەمەنی 70 ساڵ عەقڵی پێ بشکێ تۆیەکی موسڵمان و دیندار عەقڵت پێ نەشکێ کە شوێنی هەری کاری خۆت باشتر و چاکتر کەی بیر لەوە نەکەی تۆ بلاجیکتۆرێ دابنێ بۆ گەڕەکەی خۆتان هەر هیچ نەبێت دوکانەکەی تۆش سەرفیاتی زیاد دەبێت 4 دوکانش لەگەڵی حەسێتەوە هیچ نەبێ بیر لەوە نەکەی تۆ کەسە لەگەڵ ئەو ڕێگای لەگەڵ کاک ئەحمەدا جا من نەکبەتم خەفا دەگەر جەڵدە لێمی نەداق تەقسە لە ڕێگا ئاهاتین لە ڕێی سلێمانی بۆ ئێرە ئەوە شایەتەوەتم کاک ئەحمەد ئەوکە چایخانەیەکە بانەکەی چینکۆیە ئافرم 20 دانە ساڵە ئەم چایخانەیە 2 دار نەنیۆنی بۆ سێبەری خۆت کاکە واز دە خەڵک بێنە سندان لە حکومەت دە یاڕەبی ژێر و ژوور بێ خۆت دوکانێکت هەیە چینکۆکە گەرم بووە ئەڵێ تەنورە 2 نەمام نێنی جارجار هەر پڵتە چایەکی خۆت بکەی ببنیە خۆ پڵتە چای بگرێ بەژێر دادتوانێت بە قۆتیک هەر بەجددی ئاوی برنجەکە بکە بە ژێریە بە قۆتێکا دار بە قۆتەکە بۆ معلوماتانێن لەسەر چاوەکان ڕن زۆر باشە بەس نەک بەردەوام پڵتە چای بڵێ دای نای ڕێژم ئەیکەم بەهێرەیە ئەیکەمە ناو شەتڵەکە دکتۆر وتی باشە لە پڕ بۆ گەنکە واش نا ئەی پاڵێوی جوان ئاوەکەی خانم سرم بۆ لە قێنە دیارە کردوێت ئێمانە نەستەنە نیان کردومانە خوا پێدا و نیان کردو پڵتە چای ئاوی گۆشت
ئاوی با بڵێن هەمووی مادەی ئاسکنی تایە مادەی کانزایی تایە مادەی بینی تایە پۆتاسیۆمی تایە سۆدیۆم تایە ئاوی برنج کاڵن زۆر باش و چاک و مەزبوطە بەڵام نەک فەردە برنجی مەحموود بگریتەوە بڵێ باوێت دارەکەم بە قۆت بێت کەمێک مەزبوط و چاک کەواتە جام بەستم لەوە بکە لە ڕێگا خەفەتی پێخۆی بۆ خۆت کاکە شوێنی هەلی کارت سێبەرە بێ مەزبوطە بێ ئەگەر دارتوو بێ لێشیە خۆیت وەگەر دار هەنارێ بێ چی بێ جاجار ئەیگرێت کاکە بەرداریش مەگرەگەڕڵی مناڵ داری تێگرێ بە زمڕۆزمە بێ هەر هیچ نەبێت سێبەرێک لە خۆتە کات و لە بەیانی و تۆ خۆر لێت نادات ئێوارش بۆ نمونە مەسەن چینکۆکە گەرم نەبووە و بە جوانی و مەزبوطیەوە بەرهەمیت هەبووە ئەقڵا و چوار ڕۆژی تر مناڵەکەت هات جۆلانێکی پیاڵەواسی لەگەڵ خۆتا مناڵەکەت بەرهەمیە بێت و جۆلانە دەکات و بێزار و بێتاقەت نابێت هیچ نەبێت هەنێ مەسینە و تۆپ و بەزم و ڕەزم و هەنێ سەتڵە ماستی خۆتی پیا هەڵەواسیت لە دوورە خەڵکە بینی ئەم شوێنە ماستە ئەم شوێنە شیرە ئەم شوێنە پەنیرە عەقڵی ئەوەشت نەبێ نابێ ئەزیزی دڵم کوڕە جوانەکەم بۆیە شوێنی هەلی کاری خۆت لە خەستەخانە ئیشەکەی جوانی کە باشی کە چاکی کە ئێمە ئینستیتوتی ژیار و بەشی گەنجان ئەمەت فێرەکەم من وەکو دکتۆر بەختیار فێرتەکەم لە شوێنێکی ئەهلی فێرەبی مەڵە چاوی دەچێت دنیایان هەیە دنیایان خوا تەقین ئەو ژوورەی کە تۆ بەشی شیکاری نەخۆشی تایە ئیشەکەی دەوا جوانی کە پاکی کە تێبینی هەڵواسە جەدوەل هەڵواسە تەرتیبات بکە مەزبوطی بکە سەراجەکەی پڕکە نازانم چی بکە ئاوێک بۆ بێنە وڵای من لەو خەستەخانە ئەهلی لە سلێمانی ئیشەکەم من لە ئێوە نا لە زۆر شوێنم بە زمانێ زۆر جارە بێ بەدەمەدەمم لەگەڵ مۆزەفەکان هەڵم هەریش بۆ خۆتان ئاگام لێ هەڵی گێرمە من خۆت شۆڕەکەی ئەچی بۆ جەناحێکی تر هیچ نەبێ ئەوە لەوێ کابرا هاوارەکات کابرای بەشەکەمان ڕەحمەتی خواتان لەبێ کارتۆنە ئەومان هێناوە مەیکڕن لەوێ دامانەوە هەر کاتێ ویستان بیبەن و بیکە ناو سەرجەکەەوە ئەمەنە تەمەڵ نابێت کارتۆنی ئاوەڵگرینە قوتبەدینە چۆنە بێ کارتۆنی ئاوەڵگرێ بڕ ئەلە سوچەوە بیبا و بیخاتە ناو سەراجەکە بۆی پڕبێ ئەلێوە بینی ئاوەتێنێ ئاویتیان نییە ئەوەش مقەبە ئاوەکانە نا بە ئیشی خۆی نازانێت نابێت ئەزیزی دڵم گەنجە جوانەکەم شوێنی کاری خۆت شوێنی سنووری تۆیە شوێنی کاری خۆ شوێنی سنووری خۆی وە فەرمودەشمانەیە دارێکت بەدەستەوەیە قیامەت هەڵساوە بڕۆ بیچێنە تاوەتەوە زیاتر چیت پێ بڵێ پیامە ساسان پێت چی پێ بڵێ وڵە بڕۆ دەستکارین بکە وایفەکە بکوژەنەرەوە چی بکە بۆ ئەو سەردەمار ئەوەی تووە بۆ ئەو سەردەمە دارێکت بەدەستەوە قیامەتە ئەگەنا بۆ زەمانی ئێستا بڵێ ئەڵێ بڕۆ مۆریدەکە باشکە بۆ زەمانی ئێستا بۆیە ئەڵێ بڕۆ بۆنە جادەکە باشکە بۆ زەمانی ئێستا بێ ئەڵێ بە سیان چوارێکەوە شۆف هەمووتانەدەن لەم تاسەیە ساڵانە سێ جار تاخم پێشە گۆڕێ هەر یەکەی 50,000 150,000 20 ماڵن بە 200,000 تاسێ چاکە بوو برا ڕۆ نەکبەتین برا ڕۆ کوردەبوەرە عاتیکەین هەر هەمومانێکی 150,000 تاخیم پێشی سیارەمان ئیبادە بوو و دوو سێ جا بۆڵبەرینمان شکاوە و سیارەکەمان 5 وەرەقە دابەزیوە بەزم و ڕەزمە و یەک دوو جارش ئاوای کردووە و پێشەکەی کەوتۆتە خوار و یان گڵۆپەکان شت بووەتەوە نازانم چی بووە هەمومان دەچی 50,000 نایدین ئیشی حکومەتە نایکەین بە هەموومانەوە چێ بە ملیۆنە دینار ئەم جادەیە بۆ نمونە لەم سەر بۆستە چاک بێ من دەمەوێت بەم جۆرە عەقڵێتە نەبین ئەمە عەقڵێتێکی خراپە تا ئێستا هێناوێنە ڕەنگە تۆش بڵێ دکتۆر لە باو باپیرم بمانێتەوە بەڵام دەکرێت باشتر و چاکتر و مەزبووتریکەین باش ئەتەوێت چی بکەیت چەند خاڵێکی کورتمان ماوە ئەزیزەکەم گەنجە جوانەکەم تۆ ئەگەر تەوێت چاک بیت باش بیت ئەگەر تۆ لەم بەشەی گەنجانی ئێمە ئیشکێ ئەگەر تۆ هاوکاری من بیت ئەویش ئەوەیە بیرکردنەوە لە ئامانجی خۆمان و هەندێک جار ئامانجەکانی خۆمان بگۆڕین سنووری ئامانجەکانی خۆ تۆزە هەم ئینی دەڵێ ماگزیمایزی کە ماگزیمایز یۆر گۆڵز ماگزیمایز یۆر گۆڵز یان چی ئامانجەکانی خۆت گەورەتر کە پێشتر قەنەعەتت وا بوو هەر لەم مزگەوتەیە سێ چوار مناڵەتە بێ جزمی عەمەی پێ بڵێ ئێستا ئەڵێی حەزم لێ لە یەک دوو مزگەوتی تر جزمی عەمە بڵێمەوە ئێستا ئەڵێی حەزم لێ لە ڕادیۆیەکش بەرنامەیەکمە بێ ئێستا ماوەیەکی تەڵێ حەزم لێ ئینستیتوتی ژیار تەلەڤیزیۆنێکی کردوتەوە بە ناوی سەدا حەزم لێ لەوێش بەرنامەیەکمە بێ ئێستاڵی وڵایی دکتۆر فەزاییە کە تۆزە بێلایەنە و کور ئەگەر حیزبێک دەپشت بێت حاقم چێ خۆ من پەیامی دینی خۆمەگەێنم ئەگەر وابێ بە تەمام بەرنامەیەکی دینیشە بێک لەوێ بیکەم بەرنامەیەکی طبی بەرنامەیەکی هەندەسی بۆنە ئەمە گرنگە ئەمە من بەدڵمە ئەمە عەقڵێتێکی زۆر باش ئەمە بیرکردنەوەیەکی تەندروستە ئەمە دەتگەێنێتە نەتیجە کەواتە زیادکردنی ئامانجی خۆت پێشتر ئامانجی هەر ئەو بۆ ئیلا ئەم کچە بەدەست بێنێ ئەم کچە نەبوو قیامەت تاو هەڵسا توز ئامانجت گەورەکە هەنی گەنجم دوانووە وەڵی نازانم بۆی بگیرم یان پێ بکەم قاقا لێدەم یان وەکوڕە لشکەروش گریان بم دکتۆر گیان بۆم نەبووە ژیانم لە بەرچاو کەوتووە وەش بۆت بمرم بۆی نەبووە ژیانی لە بەرچاو کەوتووە خۆشکم قیامەت هەڵسا تەواو حەوتم بەس ئەم قژڕشکە نەهابوو کاسی تر نەبوو لەوە نەبوو دکتۆر وێنەی نییە هەر هیچ وتم لەم لا لەولا لە قیامەتیش جام لە چیمە بۆ چیمە لە قیامەت لێرە ئەمەیە کورەوتم بە نەگەڕاوی نەکبەت تو چوار کۆڵانە بینیوە نەکبەت
بت بەمە بۆنە بت بە ماستەمبوڵڵی جوان لێرەیە جوان لە نییە بت بەمە هۆڵەنداڵی جوان نییە لە کوردستان جوان لەوێ برادرانمان لە رووسیا و لە قەوقازاڵە بچیتە ئەوێڵی ئەوانەی ئێمە هەمووی هیچ گورە سێڵفیشیان لەگەڵا بگری بۆ نمونە بە شەرت نییە خۆ ڕواڵەت بەبستم بخۆ بۆ معلوماتە لەبەر تەقاویمانەکەی وان ناڵێ بە حسابی خۆی چاوشین بوو دکتۆر یان نازانم تۆزێ مەسپی بوو یان تۆزێ فلان بوو یان تۆزێ فیسار بوو نابێ نا تۆزێ ئەکسپاندیۆر گۆڵز ینی قورسە قورس تۆ کچێک لە کوڕێکە حەسرکەی کوڕێک لە کچی خۆی کچێکە حەسرکە یان مەسەن ئێستا بەتابەتی ئێستا مۆدیلێتی هەفتەی داهاتوو تر مۆدیلێتی تقریبا 10-15 ڕۆژتر ئەم بەزمە دەست پێ کاک ئەحمەد چییە بەس تووبی داوەتە بەرچاو تووبی نێناو ینی تاو قیامەت هەڵسە جارێک لە چم بۆ خارج جارێک لە بخوا بە تەمام خۆم بکوژم جارێک لە بێزارم جارێک لە هە ناڕۆم نا نەوە تو چواری ناو لە ناڕۆم یان چی ناڕۆی تۆ تەواوی ناڕۆم دکتۆر جام بەس بە تەمای تۆ بم تووبی عام ناڕۆم ئەم هەموو کۆلێژە ئێوتم حاریش نەبێ سەدری سپی لە بەرابێ خۆم هەموو تووبە ماوە نا دکتۆر جان تووبی عام تۆ تووبی عام زانی تۆ چییە حەزەکەم تۆ ئێستا نازانێت تووبی عام چییە شتێکە وستەقەتیە و ئاماجێکە بۆ خۆتە دانا کاتەمە خراپە عەزیزم یان ژن و پیاوێکە ئامانجی بەس مناڵە ئێتر ئەم ژنەگەر خۆ مناڵی نەخستەوە حەجمی هێلکەی نەبوو و دوای 6 مانگ مناڵی نەبوو تر خۆی و خەسوو کەوڵێکەن کوا بایەکە و زیادی نەکرد بایەکە و زیادی نەکرد کوا بایەکە و زیادی نەکرد بایەکە و زیادی نەکرد هەجادا خەسووش دەڵێ بەخوا داری بێبەر بۆ بڕینەوە باشە برا خۆت خەسووت هەیە وەگەر ئەم قسەیە بکەن چەند ناخۆشە داری بێبەر بۆ بەر تەمە خەسوو هیچی نەوت وەڵی هیچم نەوت چی وتووە والله ماگای لەشەی عەرەب وتەنی والله هیچت نەوتووە بەس والله دادا بنی کوولەکەکەی داری بێبەر بۆ بڕینەوە باشە یعنی کوڕم ژنێتر بێنە و ئەمە سێبەردەی بنێ وەکی ترژەڵی دایە بۆە تۆ چیم و تۆ ناشکری نەبێت نایڵم دوو قسەی خواسایش بکەی من نەسیحەت جیت کردووە خۆ ماڵە بە قوڵکرد یەک کەرتە بلۆکت تێگرتووە ئیبادەت کردووە کچەکە تا یەک هەفتە ئەگیرێ پیاوەکەی بە منەڵە دکتۆر جان ئەتەسم تووشی کەعابە بێ دایکم قسەیەکی ناخۆشی پێوتۆڵم چی وتی ئەمەی وتووە وتم وەڵا برا ئەمە حەقەیە تیتکی لە بن دەرکرد دایبی کوشتایە چۆن وتم دایکتی نەداوتی وەڵا حەدی چییە بەس پێی ناخۆش ڕاستچەکە وتم وەڵا بۆ گاڵتەواڵە بەس بەڕاستی ناخۆش بەڕاستی ناخۆشە شکایت نەیوتووە مەسەن بۆ مناڵت نابیانینە داری بێبەر بۆ بڕینەوە باشە ئەرموهیم وچەی تریش بۆیە هەوڵ بدە ئامانجەکان تۆزێ بگۆڕ کاتێککە من ئەم تەمەمە دایک شێر خراپە نە کوڕەکە بەس من وە کوڕەکەم و تۆ بڵێ دایک جان من ژنم نێناوە بۆ مناڵ خۆ من ئەگەر مناڵێکی ئۆتیزم ببێت هەردوو چاوم ئاوی لێ دەرەچێتە تا مردن خەفەتە خۆم دایک جان خۆ من شەلەل دەماغێکە مەبی ئەوەی کە هەشمە بە سیارەکەەوە ببیخەم بەسەریا دایک جان خۆ من ئەگەر مناڵێکم ببێ بۆ نمونە مەسەرەن فرە جوڵە بێت بەخوا ئێوە ژێران وەڵی کوڕم تو خوا مەیهێنەرەوە بەخوا برادرە باسەکات کوڕێکیە مناڵی فرە جوڵەیە ئەوی دایک مەڵە زوو گردنت ئازابێ کوڕم سیلەی ڕەحم و لەحم پێویست ناکە ئەگەر خۆمان زەوقمان لێ بوو دێن بۆ ماڵتان تو خوا مەیهێنەرەوە برا بەس چی مناڵ کەڵکی نییە مناڵ ئەچێتە سەر قەنەفەکە لێوەڵێ باوە سێرم کە ینی پێشتر چوەتە سەر قەنەفەکە خۆی هەڵواسیەوە بە گوڵۆپەکەیە باوە بە فرە جوڵە یاخوا کەس نەیبێت ئەیدیئەچی پێڵدە نەخۆشێکی زعاجە جاروای چەندین ساڵە خاینێ جاروایە مشکلێ جاروای حکومەت بەدەستیەوە بێتە پەن چ جایەوەی دایک و باوک لەبەرەوە بەستم وتم دەبێت بە دایکت ئاوا بڵێ دایک جان هیچ بە من نیوەی ئیمانم هێناوە نیوەکەی ترشی تەقەتەقێکەکەم ئەگەر خوا بکات تۆزێک لەوێش پەنجایەک لەو پەنجایش 15-16 بێنم خوانی بڕێن ئەسحاب العرافی تێپەڕان و نەجاتم بێتەوە تۆ چی داوە لە بەزم و ڕزم کێ لە مناڵ کێ ئێمە چی خێرێکمان بۆ مناڵمان بۆ دایک و باوکمانە بوو کێ بە ئێمەشەوە چی خێر و بەرێکمان بۆ دایکمان بۆ جگەل لە خەم و خەفەت و بێتاقەتی و جاروایە ڕەزارەت بەس ئەمەنە نەکبەتە خەفەتی لێخوا تا ئەبێ دوای خەفەتی لێخوا تا ئیگاتە هەژدا اینجا ڕێک ئەینێرێ بۆ خارج ئەمەنە هیچ بەدەست هەمووی هەر خەفەت بوو خەفەت لە سەرەتا خەفەت لە تا هەژدا خەفەتیش لە ئەوروپا لە فنلەندایە خەفەتە خۆم بەس نەهاتایەتەوە چێوت خزمێکمە خەڵکی گەرمیانە بەس نەمردمایە هەتایەک جا چاوم پێ بکەوتە تو خۆ ئەمە ئامانجا خۆ منم بە ڕاستە بە تەمەنە بەس گەنجی شێوا بیرەکاتەوە خەفەت بەس دەواخوا نەمرێت یەک جار بیبینێ گەنجێک بۆ چوختێتی خۆی و بۆ لەگەر ڕێزمە بۆ جەوگۆڕینی خۆی چوە بۆ فنلەندایان فلانێ فیسارێ بە شەتێ من ئەو گەنجان ناسم لێرەش مەعیشەتی باش و چاک و مەزبوط دوکانیان نەبوو شتیان نەبوو سیارەیان نەبوو پیکابیان نەبوو ڕۆشتووە بۆ سەنعەتی خۆی باقوورە تۆ ئەمەنین بیت کوڕەکانی تر لە دکتۆر جانیستە باشە لە ئەوڵەوە کە ڕۆشتە بوو ساڵی یەکەم و دوم ئەگریا ئەچووی ناودی و لوشکەلوش ئەگیرێ ئەبێ ئیستا چی بخواوت ماوەڵا قالون چاخۆ قالۆن چە و ئی نەخوات ئەمەی قڕژاڵ حتان چییە وڵاشتی بێ خۆش بخواوت ماوەڵا بۆ خۆی ئاواک خوابکە ویسکی وینیش دەخوا کوڕەکە باشیشە بەس بەستمە ئاوا سەر ئینمان ئەمە خستە پێکەنیمەوە قالۆن چاخۆ
ئاسان قارۆنچە خۆرێکی لێ دەرچووە قورباقەشە خوا قورباقە بۆقی پێڵن چی پێڵنەوە بۆقە خوا لە وڵاتە تااقەتیشتی تری نییە تااقەتێم ئەڵێ بێزار بوومە لە گۆشت حەزم لێشتی تازە تاقیکەمەوەی دایکایەکە خوا ئەوەی پێ بکە وتی اینجا تۆزێ پێکەنی ئاگریا لوشکەروش ئەبێ سەرچی بخوا تااقەتم نەبێ مەسە سفرەکە برارۆ دایک و باوکش نەکبەتە بۆیە بیرکردنەوەی ئامانجەکان تۆزە گەورەیکە تۆزە گەورەیکە بە قوربان تۆ بەتەمای بەس دەزانکۆ تەخەڕوجکەی بیکە بە ئەوائیل بوون بەتەمای بەس دەزانکۆ دەرەجە بێنی بیکە بە یەکەم بوون بەتەمای لە زانکۆ بەس بەڕێکی نەبی بە 2 ساڵە بیکە بە موعیدی ئامانجەکە گەورە کەرەوە نیەتمە موعیدی ئەنم الله ئەکبەر بە نێتی موعیدی نیەتەکە چکە ئینەمە الأعمال بالنیات ئەن عند ظن عبدی بی ظنەکە گەورەی کەرەوە گەورەی کەرەوە ظنەکان بە گوێرەی ظنەکان خوای گەورەش دەهێنێت بۆ تووە نزیکت بۆ دەکاتەوە بەرەو کۆتاکان ئەچین ئەزیزی خۆم حەزەکانت بگۆڕە حەز کوڕەکان حەزەکانتان بگۆڕن سیتی ژیار با فێری حەزەکانتان بێ نازانم هەنێک تا ئێستاکێ مثلا حەزێکی وەرزشیت نییە من پێشنیارەکەم بیکە حەزێکی مەلەوانیت نییە حەزی نووسینت نییە بیکەن تاقیکەن و حەزی نووسین زۆر خۆشە بەڕێزان من کەمتر تاقیم کردو چکەم هەم فریان نەکەوتم هەم توپ نەیەشتووە گیانمان دەرچوو چۆڕی لێ بڕین هەمومان دا بە خوێندن و بە توپ و بەزم ڕۆزمە بەس ئەوانەی کە دەنووسن ئەڵێ دکتۆر تەسەووری ناکەی فێری نووسین بی بێزار نابی لێ هەر کاتێ بێتاقەتە بی چایەک دانێ ئەنووسی ئەوانەی جا شعر هەیە شعرێنێ جا شعرە پەخشانە ڕۆمانە هەرچیەکە هەر بابەتێکی تر بڕۆن بپرسن ئەوانە لە چێژی لێ وەرەگرن بە جددی خەڵکێ چێ بۆ سەفرە چێ بۆ گەری عەلیبەگ بووینە من ئەچم بۆ ژوورەکەی خۆمە نووسم اینجا بڕۆ بۆ ئەوانەی تریکە وەرزشەکەن بڕۆ ئەوانەی تریکە تا ڕادێک مەلەوانیەکەن بڕۆ ئەوانەی تریکە تا ڕادێک شاخڕەویەکەن خەڵکی وایە ئەڵێ من چێژ لە شاخڕەوی وەرەگرم ئەو من و تۆ بێنێت بڕۆ عامرێن نەمێنێ هەنسکاسک بۆ شاخیاسەکە بخوا عەقڵی لێ دەستداوم چێژی لێ وەرەگری ئەڕوا لە سلێمانی و بۆ چۆ کاک ئەحمەد بۆ دەربەنی خان چیش ئەڵێ مامە جەوە 60 ئەبارێ خۆتان بگەێنن ئەوێ بە 60 ئەڕۆن حەزیان لێ جەوی باران یعنی ئەڵێ دکتۆر ناخۆشە دین بێت ساماڵ بێت کە لەگەڵ بارانە بێت بە پاس خۆیان بە مەگزەمینی خۆیان نەگەێنە دەربەنی خان بە شاخکەیە لەو دیوچن بۆ ئەم دیو سیارەکە دانن لە لای ئینەکە سەیتەرەکە دیو بە شاخکەیە سەرکەن بۆ ئەم دیو اینجا لەم دیو بە تونێڵە کاڕن چێژە ڕەنگە من و تۆڵین تەواو نییە چێژ حەزی تازە تاقیکەنەوە بەڕێزان حەزێک بۆ وتاردان حەزێک بۆ سیمینار حەزێک بۆ پاکردنەوە حەزێک بۆ بانگبێژی حەزێک بۆ قورئان لەبەرکردن حەزێک بۆ کتێب وەرگێڕان حەزێک بۆ دوکانداری و تەرتیبات حەزێک نازانم حەز زۆرە حەزێک بۆ گەشتکردن حەزێک بۆ سەردانی هەندێک نەخۆش و کەسوکار حەزێک بۆ بەوەی کە جاجار سەردانی هەندێک نەخۆشەکانی نانەکەری بکەیت بەشێکی گەنجانی ئینستیتوتی ژیار دروست بێت خوایە جەڵدە لێم نەدا 8 کەس ڕۆژێک ئەچن هەندێک بابەت و نامرکەی جوانیان نووسیوە لەسەر ئومێدبەخشین لەسەر خۆشەویستی لەسەر خێر و چاکەی نەخۆشی بۆ مرۆڤەکان و لە پاداشیان لە دنیا و لە قیامەت چۆنە و ئەڕۆی بۆ نەخۆشخانەی نانەکەلی ڕوخسەت وەرەگری کۆمەڵی گەنجین قوتابی زانکۆین پێمان خۆشە سەردانێکی نەخۆشەکانتان بکەین و هەرێکەی گوڵێک هەرێکەی دیاریەک هەرێکەی شیرینیەک نازام ناوێنێ چی هەرێکەی بەرماڵێک بە ژوورەکان دێن هەرێکەی پارچە قورئانێک هەرێکەی فەرمودەیەک شتێک و ئەمەشیان لەگەڵا ئەدێنێ حەزە خوایە جەڵدە لێم نەدەی جێبەجێکەی بۆنە حەزە تۆ وەرەوە تۆ بڕۆ ئەوە بکە و دوای وەرەوە بزانە چۆنە تەسەوورەکەم چێژی لێ وەرگری بەڕێزان بتۆزان من ئەمڕۆ عیادەی خۆشم داخستووە و بەیانیش زۆر بەکەم خەوتم چکەم شەو تا سعات 1 بەخەبەر بووم و سعات 4 و نیش خۆ زانیبی هەڵسین چکە 5 کەوتینە ڕێ بەڵام بە جددی شەبەکەم فول ئەمڕۆ حەزە من ئەمڕۆ هەستەکەم من توانیمە 250 گەنجی هەولێر دوور و نزیک پێشگەلەوەی ئێوارەش جەوێکی خۆشمان هەیە ئینشەڵڵا لە خێر دەرنەکە ئێوارە جەوێکمان هەیە سعات 4 زەواجێکی جەماعیمان هەیە بۆ 32 کچ لەگەڵ 32 کوڕ کە 64 لە کوردستانە هەموومان ڕێخستووە و بودجەیەک و شتێکیان بۆ دابین کراوە لە بۆی عامی ناکەم چکە هاتن بۆ هەمووان نێو ئینجا ئێوەش کامی نەبێ حەز ناکەم سینگڵ بێ چونکە لە دەرگاکەوە یەکسەری فەحسێکمان هێناوە سینگڵی گەردنە مازاکە بۆ تۆ ناشی هاتنە ژوورەوە تەنها بۆ کەپڵەکانە بۆی مەبەستم بەس بەڕاستی چێژە بۆ لەبەروی هەستەکەی ئومێ دەکەم ئەمە بۆ ڕیان نایڵێم هێشتا من هیچ نین لە چاو خەڵکێکی ترا کە ئەس بینم چێژ لەو بوونەکە ئەبەخشێ ومێ دەکەم پێغەمبەر ئاسا و سەحابە ئاسا چۆن خێزانەکانی وتی ئەوە نەماوە وتی نەخێر ئەو بەس ئەوە نەمان نییە ئەوەمان ماوە کە بەخشیمان ومێ دەکەم بگەیتە ئەوە بگەیتە حەدی ئەوەی کە ڕۆشتووە و بەخشراوە بەس ئەوە بەهی خۆت بزانی ئەوەی کە ئەی خۆی ئەوە بەهی خۆت نەزانی
ئەوەی کە بۆ تەلەبەت کردووە بۆ خێر بۆ چاکە و بۆ خزمەتی وڵات و مەملەکەتت کردووە بەس ئەوە بەخۆی بەیبزانی ئەوەی کە بەجێت هێشتووە ئەوە زۆر بەی خۆت نەزانێت نەشمان وتووە تۆ گەنجێک بە و شەپڵی شەپان بکە و ڕاوە دینار مەکە و خێزانت نەبێ و سیارەت نەبێ و ماڵت نەبێ و پارت نەبێ نە هەمووی بکە بەڵام مقابلی ئەوەشت بیر نەچێت چکە بەشی گەنجان فێرمانەکە کەواتە حەز و ئارەزواری بۆ نە ئەسب سواری بۆ نە دەستشکانەوە بۆ نە وەرزشێک بۆ نە خولێکی شەترەنج ئەو پیاوە وڕکی داوە لە بەشی گەنجان هێرە کاک دکتۆر کاک فۆشمەند کاک فڵان ئەمانەی خولێکی شەترەنج بکەینەوە لێرە کاکە خشتیوانە کاکە تۆ قچێ گرنگە بۆ نە جایزە شەرعیە موهیمە بۆ مێشک باشە بۆ نە ئەم خوشکە خولێکی بۆ نمونە بۆ میم حەز و خولیایەک من حەز ناکەم بێ حەز سوبحانڵە گەنجە بینم من حەز وەڵا بلێم چی ئەی بلێم چی هێشتێ بلێ ئاخە چۆنە بێ هیچی نییە حەزی نییە ئەی بێ لەگەڵا چی بۆ مەتعەم حەزت چی وەڵا حەز مێزنی خۆتان شتێ داواکەن هەی لەوە توخوامە دڵم تەقی ئەچی بۆ سیتی ستار ئەو هەموو یاری وەڵا من حەزم ئەو بڕم بخۆم لە سوچاداش خوا دڵم تەقی ئەچی بۆ گەلی عەریبەک کاکە جێ بگۆڕ وەڵا هیچ عەقیبی نییە ئەی ناچ قوڕی کوێ بکەم سەر خۆمە ئەچی ناو بازاڕ ئەڵی بۆ سەراڵی بۆ کوێ بچین حەز لە کوێ وەڵا حەزم لە هیچ نییە ئەی توخوا قوڕی کوێ بکەم سەر حەزی دنیات نەبێ و حەزی قیامەتت نەبێ و حەزی وەرزشی نەبێ و حەزی هونەریت نەبێ و حەزی تو کاکە تۆ حەز لێسی تۆ بێ حەزی هەی بێ حەز قوڕت بەسەر قوڕ بەسەر ئەوش نەچکە شوو بە تۆکە قوڕ بەسەر ئەو پیاوە شوویە تووشە بێ بە تۆ دەبێت حەز و ئارەزوو بە زەوق و شەوق کەمە بۆ خۆی گرنگە دوایی با تۆزە بچنە ناو تەمەن و ئینجازان چەند گرنگە ئەو پیاوانی کە پارەی زۆر پەیداکەن بەس حەزی تریان نییە ژنە بێتە پەن بەدەستیان و خۆشیان بەدەستە پارەوە بنەپەن بەدەست بژماردنەوە بنەپەن حەزی نییە حەزێک نەبێت تاقیکاتەوە یعنی مەسەڵەم کاک فڵان بۆ هین وەڵای کاک تو زۆر حەزم لە حەج و عەمرە نییە مە هیچ کاک فڵانەوە چۆن نییە باخێکتان نییە ماشەڵڵا بوونی وەڵای زۆر حەزم لە باخ نییە ئەمەش هیچ کەوە چۆن نییە حەوزێکی ماسی نییە وەڵای زۆر حەزم لە حیوانات دانیەوە هیچ ئەوتە چۆن ئەی چی بکەم باقیەکەی تریشی بێزارە ڕانج ڕۆڤەر خۆ قابل ڕۆژەفە نانە ئاوە چییە بێزارە بی بێتاقەتە بی شەهادەت چییە پارە چییە خۆ دوایە جایبێ بە سەفتا 10 20 30 40 50 100 ژمارە زیاد دەکە سفرەکانی بۆ خەیتە تەنیشتەوە بەڵام ئومێد دەکەم ئینشاڵڵات ئێوە وانە بن ئەڕۆین گەنجە جوانەکانی خۆت ئەویش بەهرەی خۆت بگۆڕە بەهرە هەست دەکەم بێ بەهرەن بەهرە گەنجەکانی سیتوی ژیان دەبێ بەهرەدار بن بەهرە یانی چی یانی لە چی شتێکا خەبیری من پێشنیارەکەم تۆ خەبیر بە لە کۆمپیوتەرە با هەمومان خەبیر بین لە کۆمپیوتەرە چکە علمی تازەیە من پێشنیارەکەم تۆ خەبیر بی لە زمانە چەندێک خۆشبەختم زۆرترین گەنجی ئینستیتوتی ژیارم هەبێ کە زۆرترین زمان بزانێ ئەسڵەن هەنێ گەنجم هەبێ لە ئینستیتوتی ژیارە کوردی عەرەبی ئینگلیزی تورکی فارسی بۆنە 10 ساڵی تر ئەمە مختەبێ بڵێم ڤیدۆم هەیە بە تورکی دوتۆ بیکەین بە فارسی ڤیدۆم هەیە بە فارسی دوتۆ بیکەین بە عەرەبی ڤیدۆم هەیە بەین دوتۆ ژێرنووسێکی ئینگلیزی بۆ بکەین من ئەمە بێت ڕەنگە من تەمەنێکم کردووە و مەشغەڵەت و بەزمڕ بەس هێشتا ئێوە لە چوو بچێ چۆ تۆ 20 ساڵیتر دیتە ئەم شوێنەی من هەم دیسانم خۆزگا خوازی خۆزگەش دارێکی بێبەرە تۆ لە ئەوڵەوە لە ئێستەوە خەریک بە عەرەب ڕقم لێتی عەرەبی فێر ناکە دوو چاوم هەیە ئینگلیزی نابینێ وەختی خۆشی لە ئینگلیزی خراپم و ئینگلیزیش لەبەر ناکە فارس ئەمریان نەمێنە شیعە ئەویش ئینگلیزیش فارس ئەی چی بکەم قوڕی چۆ بکەم سەر تورک ئەردۆغان بەخوا نییە قارداش و بارداش ئەی تو چی بکەین نابێ وانییە کاکە غەڵەتی هەڵەیەم لێکدانەوەی هەڵەیە من خزمم هەیە لە کەرکووکە هاوسێکەی تورکمانە کە لەوەچە لە کوردەکەش باشتر بێت فێر تورکمانی نابێ وەڵا لە داخ ئەردۆغانە خوا ئەقڵا دوکانەکەی هەموو ڕۆژە 5 مشتری تورکمانی تایە نابێ نامە هەڵەیە جا تۆ گەر تورکی فێر عەرەبی نابێ لە داخە ئەگە تۆ عەرەبی چکۆلەوەچە تورکیشە بێت تورکمانیشە بێ فێر کوردیەکە نەبێت لە داخە یان فێری مەسەن فارسەکە نەبێت داخە ئەمە هەڵەیە ئێمە دەبێ ئەم سمیناری من ئەمڕۆ ئەمە کۆمەلگا لە ئێمە چێوێ کۆمەلگا ئێوە بەهرەدار بی من کچێکە دەم بە تۆ کاکە تۆ بی بە زاوای من نامێت تۆ زاوایکی حەبە تەپۆلە بی کارەبا بێ خەڵک بۆ چاکە پلاگە بێ خەڵک بۆ چاکە ئاوەکە بێ خەڵک بۆ چاکە بۆلوعا بێ خەڵک بۆ چاکە سیارە بێ خەڵک بۆ چاکە پەنچەری بێ خەڵک بۆ چاکە ئەی قوڕم ساق تۆ چیت بەس خوارد نەزانێ شەدوو باشەڵا لە کفتەیە باشێخوا دای سێدا ئاوان نییە نە بورغیەک نە دوو بورغی دای سێدا ماشەڵا لە دایزدانە مەزبوطە لەگەڵ سێ دایسیدا بە یەک جار کفتەیەکی هەڵگرتووە حەپەلوشی کردووە بەس وەکی تر هیچ نازان هەمە لەم کوردستانەی هەمە ئافرەتە کاک تۆ پیاوێکی بێت دەسەڵات بەڕاستی بێزارم ئەڵێ پلاکێک ئەڵێ بۆستە با تەلەفۆن بۆ کاکەم بکەم کاکە کاکەتی بۆ چێ و دەڕنەفیزە بێنە من چاکێکم دڵم تاقی هەفتەیەکە و پلاگە شۆڕ بۆ تۆ ئاو پرتەکە فیزەکە بیگوژێنەرە و تونیەکەی تۆ خۆ تارە نییە ئەو پەڕیستیلاک بوو پلاکێکی تر دانێکی تر بۆکسێکی تر ئەکڕی نایکە ئەلێرەکە سەتەلایتێکە سەتەلایت دەبێت چی بێ
سەتەلایتەکە تێک چووە کە ڕەشەبایە چاوەڕێکا وەستایەک بێنێ بە 8,000 ئومێ دەکەم سکیڵتان بۆ خۆتان پەیداکەن ئەزیزم سکیلز بۆ خۆی لە ژیانە زۆر گرنگە سکیل جاری وهەیە مەسەن بە ترێنین دروستە بێت سکیل جاری وایە بە ئەکسپرت ترێنین یانی چی تەدریب سکیل وایە بە ئەکسپرینس بە تەجروبە پەیدا بێت بە تەجروبە دەدانە ساڵە بۆ نمونە چێشتخانت لەگەڵ چێشتخانەکەی باوکتا خەریکی 5 دانە ساڵە بۆ نمونە لەگەڵ باوکتە ئیشی هەلاجەکەی 5 دانە ساڵە خەریکی تاخم پێشی گرنگە ئەکسپرینس بەشێکی تری ئەبیلیتی تاقەیەکە تایە خۆت وزەیەکە تایە بەشێکی تری گرۆز گەشەی پێدەی وڵای ڕێ دکتۆر تۆزێک لە کۆمپیوتەرە خراپ نیم بەس ئەبێت دووسێ خولش ببینم خولێکی فۆتۆشۆپ خولێکی چاکردنی فلان خولێکی فلان ئەوەش گرنگە لە شوێنێکی ترە ئەدڤانس ترین ئەمانە گاتە حەدیەوەی کە خولێکی ناوازا بینی ئەڵێ کاک تۆ لە کۆرسێکی ئینگلیزی جامیعە ئەمریکیەکە بەشداریم کردووە لە کۆرسێکی فارسی سەفارەت بەشداریم کردووە لە کۆرسێکی بۆ نمونە قیادەی تارق سویدان بەشداریم کردووە گرنگە ئاوا ئەکسپرینس پەیدا دەکەی دوای ماوەیەکی تر کە بی بە کەسانێکی شارەزا و مەزبوط ناولج زانیاری لەسەر بخوێنەوە و لێرنین فێر بە ئەمە کۆمپیتەنس زۆر جار ئەبێ بە منافەسە ئەم کەسە جوانەیە سیرەکات ئامۆزا و پرزای ئینگلیزی ئەزانن عەربی ئەزانن تۆ شعور بتگرێ ێ بکەوە خۆت ئەچیتە شوێنێک هاواری و فانساکی سۆری ئەمیش کوردە پەتیەکە کوردەکەش بە ئەلێر وەرناگرێ باش نازان بە خۆتات ئەمەش گرنگە کەمەش باشی شتێکی چاک و مەزبوطەکە دەڵێت جار وایە سکیلز بەوە دروستە بێت مەسەن نەفەرێکە ئەچێتە ئەوروپا ئەچێتە شوێنێک سەرەکەی ئیشی وای دەست ناکێ و لەبەرەوەی پیشەیەک نازانێت ئەکەوێتە خۆی ئەچێتە دوکانێک و سەرەکەی هەمووی چێشتخانەی و ماشەڵا بەرناکەون ئەمیش لەو بینیا دوکانێکی قوماشی هەیە و قوماشی ژنانش هەڵەیەگرێدایەنی ئەم سەرێکا وەڵێ سیانی بە دووە بێ سیانی بە دوو کوژی هەروەی داینەرەوە پارەی خۆتیان دۆزیتەوە لاخیرا کۆمپیتانس ئەڵێ بامنش دوکانی لە فێدانم بامنش دوکانی کۆکۆمە دانم بامنش دوکانی کۆکۆم مۆبایل دابنێم خۆ ماشەڵا ئینە من پارەی کرێکینەکەش دەنانە کاکەش هیچ ناکرن ڕۆژە مۆبایل بەدەست هەموو پیرەژن و پیرە پیا و دار و بەردە ئەیکا بە دوکانی مۆبایل و خۆی بە قۆتەکە وەلەوە چێت لەوانش باشتر بێ بەڵام واوەیلا بۆ یەڵێ من هەرجی خۆم ناگۆڕم لە باوکمە بۆم ماوەتەوە لە باوکە قوماش پیجامە بفرۆشی ئاخر توخواوە پیشەیە بەوراسی بۆت بەجێ ما بێ ڕەبی خێری باوکت نەنووسێەوە ئەم پیشەی بۆ بەجێهێشتی لەم هەموو پیشە گەورەی هەولێرە پیشەی بیجامە فرۆشتن و یان قوماش فرۆشتنی بۆ نونەکە پیشەیەکی پیرۆزە بەس مەبەستم ڕەنگە خێری تێدا نەبێ ڕەنگە ئەو گوزەرە ئافرەت نێت ئەو گوزەرە هەمووی بۆتە ئەشیای کارەبایی بیگۆڕە ئەم گوزەرە هەمووی بوو بە حەداد بیگۆڕە ئەم گوزەرە هەمووی بوو بە ئەشیای کارەبایی بیگۆڕە ئەم گوزەرەوە هەمووی بوو بۆ ئەشیای سیدی و بە مۆنتاژ و بەچی بیگۆڕە ئەم گوزەرەوە لەم سەر بۆ سەر هەمووی بوو بە لە فڵان بەس ئەمیش قوت بۆ تۆ لێرە ئیشی پەرەمێزەکە ئاخر پەرەمێز ئەزان چییە ئەمەی ئای پێگەرمەکەی ئەیشی پەرەمێز لە باوکێ بۆ بەجێ حەز ناکەم بەجێ بێڵم باوکم وجاخی کوێر نەبێ یاخوا وجاخی کوێر بێەوە توی لێ بەجێما و هیچ ئیسپادەت نەکردووە باوکشت فێری نەکردی دەبێت بگۆڕی لەم دقەیەوە من تا ئێستا باوکم ئیشی نەوتەکە هەستەکەم باوکم لۆچێ بۆ باوکم باشێ بەس بۆ من ناکرێ و خۆتوڕەتی زۆرە لە بەیانەوە دەستی پێکەم هەر هەمان تەنکەرەکەی باوکم لۆچێ بکەم بە ئیشێکی تر لۆچی ئیشی گازی پێ بکەم لۆچی ئیشی بەنزینی پێ بکەم لۆچی ئیشی ئاوی پێ بکەم لۆچی ئیشی بۆ نمونە مەسەلەن قیر و زفت و نازام چی پێ بکەم ئەقڵە خوای گەورە ئەقڵی داوە سکیڵی خۆت زیاتر کە باشتر کە هێواش بەرەو کۆتاکانتان ئەچم پێشەنگی خۆتان بگۆڕن لەمڕۆ قەدووە چاومەکە لە ئامۆزایەکەت ئەو ئایفۆنی پێ تۆش ئایفۆنت پێ بێ وەکەینە ئێستا بەدەستی کچی کوڕۆ بووینەتە پەن دایک تەلەفۆنەکە کاک تۆ گیان چواری ئەدادەیە ئایفۆنی 7 بۆی بکڕوتم نە ئاخر دەچی بکەم زوو پێ مەڵێ ئەی بۆ ئامۆزا پرزاکانم پێێتی ئەتخۆ ئەوە زعە ئەخە کەی وەزع بە قوربان کاتە بزانە نەجمی تۆ ئەستێرەی تۆ کێ بزانە پێشەنگی تۆ کێ هەر هیچ دەست نەکەوت پێغەمبەر دووری خوای لەسەر بێ کاکە زۆر دوور مەڕۆ کابراوتی زۆر دوور نەڕۆی نوحوتیان ئابراڕۆ ئەمە زۆر دوور نەڕۆشتووە ئەمە کە زۆر دوور بڕابێت چی بێ زۆر دوور نەڕۆشتوە بۆیە تۆش هەر زۆر دوور نەڕۆی وەکۆ لە خۆت بەراورد کە بە پێغەمبەر دووری خوای لەسەر بەڵام تۆشی ترشێ لە نزیکەکەی خۆت بۆی لە خۆت بەراورد دەکەی بۆیە پێشەنگ زۆر گرنگە بۆ معلوماتی جەنابتان پێشەنگ شەرت نییە ئیدلا لە چواردەوری خۆت ئەشێ تۆ منافەسەی کەسێک بکەی لە ئێرانە کە خەبیرە لە ئایتیە تۆ شێخ منافەسەی کەسێک بکەی مەسەن برادری وایە ئەناسم با ناونێنم چکۆم کامێرە تۆمارێکە ئەزانم ئیشێک کارێکی لە تورکیاوە بۆ دروست بوو سەفەرێکی ئەنقەرەی کرد هاتەوەتی دکتۆر ئیشێکی ئاوا هەیە فڵان ئاوا دەیکەن تەسەورەکەم سۆزە زۆر بوو بەس ئەو وەختی ئەو دەستی پێکرد قلەت بوو ئەوە لە سلێمانی نییە بە تەمام ئیشە بکەم ئافر گرنگە پێشەنگی خۆت کەسێک بێ لە تورکیا کەسێک بێ لە ئێران کەسێک لە فڵان لە سلێمانی ئیشەکەت بینیۆ لە هەولێر نییە ئەیکەی
لە هەولێر ئیشێکت بینیوە لە سلێمانی نییە ئەیکەی لە زاخۆ شتێکت بینیوە دێیت لە نزیکی گەڕێکی نازەم چۆ بینی تا ئەهێنیتەوە بۆ گەڕەکەی خۆت کاتە ئەمەش بۆ خۆی گرنگ و مویمەکە من ئومێ دەکەم پێشەنگی باشتان بێ پێشەنگ بۆ معلوماتە من پێشنیان ناکەم تۆ پەست پێشەنگی دینیت هەبێ پێشەنگ با لە هەموو بوارەکانە دکتۆرێک بکە پێشەنگی خۆت مهندسێک بکە پێشەنگی خۆت ڕاگەاندنکارێک بکە پێشەنگی خۆت کەسێکی بواری گەشە پێدانیش بکە پێشەنگی خۆت نە ئەوە خراپە یەک نەفەرێک دکتۆر من کاکتۆر فلان دەچم نا کاکە بۆچی و کاکتۆر فلان وەچێ وەکو ئەو دەرنەچی لەچ ئەو براکانی وەکو خۆی دەرنەچووە لە تۆ توانێت وەکو ئەو بی تۆ بڕۆ پێشەنگی مەڕتی پڵ و دینیش وای فێر کردوین بەڕێزان ئەمە یەکێکیانی بەس کردووە بە حیبر ئیسلام ئەمەی تریانی کردووە بە واجهە بۆ جەنگ بۆ خالیدی کوڕی وەلید ئەمەی تریانی کردووە بۆ هەرێکە بە نەوعێک هەرێکەوە بە شتێک هەرێکەوە بە شتێک ئەبوو هورەیرە ناتۆ بیکا بە قیادە کردی بە شتێکی تر و ئەبوو هورەیرە بۆ قیادەش ناشێ ئەمەیان شتێکی تری کردۆ بە پێشەنگی بڕۆ تۆ بنووسە بڕۆ تۆ کۆی کەرەوە بڕۆ تۆ حازری کە مەزبوطی کە ئومێ دەکەم پێشەنگی باشتان هەبێت ئاداب و ئەتەکێتی خۆتان بگۆڕن زۆری پێویستە ئاداب و ئەتەکێتی خۆتان بگۆڕن بەڕێزان هەستەکەم هەنێ ئاداب و ئەتەکێتمانێ خراپە هەنێکی لە دایک و باوک بۆ من هاتووە هەنێکی لە عەشرەت بۆ من هاتووە هەنێکی لە چواردەور هەنێکی ژینگەی ماڵ پێکردوونە تۆزە بگۆڕە قەچێکە ئاداب و ئەتەکێتی تۆ هەر چۆنێک جا لە قسەکردن تا لە هەڵسوکەوت تا لە وەڵامدانەوە تا لە تووڕەبوون تا حەلم ماوەیە لە شوێنێکە باسی عینێکیان کرد کچێک کە خەریکە تەلاق درێ باسی پیاوەکەیان کوتیان دکتۆر لە باوکێکی بەشەتێک کوڕەکەت 42 ساڵ تەمەنێتی با باوکی تووڕە بوو کاکە و 20 ساڵ تۆی تووڕەکەت معقولە تۆ ئیسەش هەر تووڕەبی هەر هەمان ڕێبازی باوکت بگری بزدەبت وەکو چۆن باوکت وەختی خۆی بەدایکەوە بیان بۆت پانت کەمەوەینە نانەقەیسیە تۆش ئێستش بمان قسە بەژنەکەت بڵێ ئێت بگۆڕێ ئاداب ئەتەکێتت بگۆڕێ نەک لە بەرترسە بڵێ وەڵا نابم بە زاوڕێ لەسەر مەزەب باوکمە ڕۆم باوکم وتی ژن عاقڵی نەکەی عاقڵ تەکە بەرا ڕۆ نەبێ چۆن وتیان زاوایە گوتێتی باوکم وتێتی سێمانگ یەکەم ژن عاقڵ نەکەی چاوترسێنی نەکەی دوایەت خوا ڕۆڵە سێمانگ یەکەم بەخاس و خراپ لێیدە برا بەخاس و خراپ لێیدە قوڕ بەسەر ئەو کشەی تووشی ئەم جۆرە زاوایە بێ بەخاس و خراپ لێیدە ڕۆڵە دوای وای لێدە دەست بەرزەکەی تۆ بۆ لێمەدەی لێمەدە خەتای من نییە چاوترسێنە بێ هەڵەیە ئاداب و ئەتەکێتی خۆت بگۆڕە لەوەچ هەندێک شت هەبێ لە دایک و باوک تا لە عایلە و عەشرەت تا لە حیزبەکە تا لە شوێنێکی تر تا بەڕێبازەکەش تا جەنان بەغەڵەت بووە سەقەت بووە لەبەرەوەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە کۆتاکانی ئێهێنین بۆ جەنابتان هەتا ئەتوانی ئیش لەسەر شتە خراپەکانی ناو کۆمەلگا بکە چەندێ خۆشبەختم ئەم گەنجانەی من دوو سێ شتی خراپ بدەیتە بەچاو بەس ئیش لەسەرمە بکە گەنجێکەڵە کاکتۆر من بەس ئیش لەسەر جگەراک بابەت ڤیدۆ وەرگێڕان قسە پۆست ئەو کاغەزە سوورەکەی کاڵە جگەرگێشان مەمنوعە ئەوە ئەکڕم و لە دوکانەکان لە مەتعەمەکان لە شوێنەکان لە چێشتخانەکان لە زانکۆڵێ واسم خوانەی بڕێ یەکی دەڵێ دکتۆر من بەس ئیش لەسەر هۆمۆسێکسوالەکەم شتێکی بۆ گەنە بەس ئیش لەسەرە ماکەم لە ئەستانەم لە چۆم چیم واکەم زۆر باش یەکێک تەڵە بەرز دکتۆر وەڵا من بەس ئیش لەسەر زانین چیەکەم بەس لەسەر مەسەلەی تەلاق بەڕاستی زۆر بووە لە هەولێر پارەکە چەند هەزار زەواجە بێت ئەوە نە هەزاریش تەلاقەیە ومە وەزع شڕە ئەمە کێشەی خێزانی لێکەوێتەوە کێشەی ئەخلاقی لێکەوێتەوە کێشەی مناڵی لێکەوێتەوە کێشەی دارایی لێکەوێتەوە کێشەی چی لێکەوێتەوە خەڵک من حەزم لێ دکتۆر ئەم بوارە باشە کەواتە هەندێک شتی خراپی ناو کۆمەڵگا ڕەنگە سەر ڕەنگە خەڵک عەجیبی لێ بێ من ئیشم لەسەر خێزان پەروەردە تەلەبە ئەم دووسەیە خۆ ڕەنگە نەبێ بە قسەی خۆم محازراتی طبی بدەمەوە بە وەسفی خۆم نەڵم لە خەڵکێکی تر زۆر باشتر بزانم شێر پەنجە بڵێمەوە بە خەڵکێکی تر زۆر باشتر بزانم بۆ نەخۆشی تر بڵێمەوە بەڵام ئەمە خەڵکی تری بۆ هەیە ئەم بوارەی پەروەردە خێزان خانەوادە دەرەجەی 6 بە کەلۆری ها ئەمە نزیکە لە منەوە پارچەی بۆ من ئەشێ و حەزم لێتی کەم تا زۆر بە فریە یان بۆ کوسە چاوی داراییە مەکتەبە یان دایانگەی یان باخچێ یان زانکۆیە ئەمە نزیکە لە سنووری منەوە کاتە ئەمەش خاڵێکی گرنگ و مویمەکە کۆمەڵی خاڵ بدە بەرچاوی خۆت و ما قبل ئەخیر و کۆتاییێنین ئەمە پێش سڵایدی ئەخیرە کاری باش و چاک زیاد کە با نەپوکێتەوە بەڕێزان زۆر کار هەیە سە من ئیشم لێرەیە مەجالم نییە و کاتەکەمان درەنگە زۆر کار هەیە لەم شارەیە لە هەولێر و لە دوهۆک و لە سلێمان و لە ناو کووردا زۆر باش و چاک بوون خەریکە ئەپوکێتەوە زۆر نەجابەت هەبوو زۆر
ئەخلاقیاتی جوان هەبوو، زۆر ئەتواری جوان هەبوو، زۆر ئەفکاری جوان هەبوو لە بینی هاوسێ بۆ هاوسێ، لە بینی خزم و کەس و کار، لە بینی خوشک و برایە، لە بینی مناڵ و دایکە ڕۆژ بە ڕۆژ خەریکە کاڵە بێتەوە. با ئێمە ئیش لەسەر تۆخکردنەوەی ئەمە خاڵانە بکەین. ئەمەش خێرێکی گەورەیە، سونەتێکە لە کاکتۆر. ئەم سونەتە خەڵک زۆر دەگمە نایکە. من هیوایەت بە ئەم سونەتە زوو پۆستێکم، هەتا دووسێ جاریش $5 لێدەم، دەستی خۆش بێ. ئەقڵە گرنگە. تەلەبەیە تەکلیفی لەکرد و کاکتۆر ئەو بابەتە زۆر لە ناو خەڵکا کاڵە، خێرت دەگاتێ من ناگا وا من 100 کەس لایکی کرد، توخوا خێر دەگانی باڵم بە منە دکتۆر توخوا هەر کردی ئاوا سوێنکاری، خێرت دەگاتێ لە پێجەکەی خۆت بڵاوی کەرەوە حەزەکەم ئەو بابەتە و دیاردێ زیاتر بڵاو بێتەوە. بەسەر چاوم دەرێ بەس بە شتێک نەبێت تەداخل سیاست و بەس مڕەزم بکاو تەشیر نەبێت بۆ خەڵکو و کۆڵێت، شتێک نەبێت کە خلافی بێت دوای جوو مەلامان لێ قوت بێتەوە تەکفیرمان کاو بەس مڕەزم قەیچەکە بەسەرچە کاتە گرنگە. سنەتێکە سەرەکەم زۆر باشە، ڕەواه بوخاری ڕەواه مسلم شتێکە تەرتیباتێکە دقێکە سن جاروای دقەکە نایشنووسین فەرمودێ دقەکان نووسین با خەڵک 3000 بەس لایکی بواتوە، 800 بەس بۆ منە کۆمنتی بواتوە، 18-20 بەس شەیری بواتوە، دوای لە ڤی وا سەیرمان کە دوای ماوە 63,000 کەس بینێتی. پێغەمبەر نەیوتوە بڵێ بینڵان فەرمودەها ناو منیش بێڵن وەڵا ناوینار و نەیشی وتوە زەروریش نییە. خەڵک بە ئەم وتێ وەرگرن، وتەیەکە لەسەر دایک لەسەر ژیان لەسەر لە پەیجەکەی خۆم بڵاومە کردەوە بزانە چەند بووە. عەقڵە ئەم شتە باشانە هێوا شێواش زینوی کەینەوە کەواتەوەش بۆ خۆی خاڵێکی گرنگ و موهیمە. خاڵی ئەخیر و کۆتایی ئەزیزەکانی خۆم، کچ و کوڕە جوانەکانی خۆم، گەنجە جوانەکان، لیمە تەقولونە ما لا تەفعلون. کار و گفتارمان باوەک یەک بێت. بە قسە هیچمان نێشتۆتەوە خۆمان بە ئیمامی ڕەبانیەکەین، بەڵام وەکی تر گفتارمان وانێ لەگەڵ ژنمان، لەگەڵ پیاومان، لەگەڵ دایکمان، لەگەڵ باوکمان، بە ناوی ئەوەی کە ئەچێ بۆ مزگەوت لە دایکی تووڕابێ بەچی ئاقلێک نوێژەکەی تۆ قوبوڵ نێ هەمانەوەت لە ماڵۆ سونەتەکەی خێتر. ئەگەر شتەکە ناشەرعی نەبێت نوێژێکی سونەتە ئەیکەی یان نەکەی مانەوەت و خزمەتکردنی دایکت کە دایکت پێتەڵێ مەڕۆرەوە سەمع و تەعات بۆ وەڵێ مەڕۆرەوە. ئێستا ماڵی ئەو خوشکەم دێ خێر تەگا چۆ مەڵێ پیاوێ نەگەڵای خۆ ناکرێ من پێشوازێنەکەم پیاوی ماڵی لەبەر مەڕۆ بڵێ لێریان نەک هەر خێرت ناگا شەڕشت دەکە. بەس لێکی دەرە بەم عەقلەتە بەس تۆزی عەقلێکی منتیقی و عەقلێکی عەقلانی و عەقلێکی دینی بە دین بە قورئان و سونەت لێکی دەرەوە کە کاتێمە کار و کردەوەکانمان وەکو یەک نییە و گفتارەکانمان لەگەڵ کردەوەکانمان یەک ناگرێت. ئومێد دەکەم ئینشاءالله گۆڕانکاری بکەین. ئومێد دەکەم ئەم پەیامەی ئەمڕۆ کە باسم کردووە بە مانای کەریمە گۆڕانکاری بێت و هێواشیواش لە خۆمانەوە دەست پێ بکەین. بازنەکە گەورە کەرەوە ئەیڵێمەوە بە سەریعی خۆت بگۆڕە، خێزان بگۆڕە، چواردەورت بگۆڕە، شوێنی کارت بگۆڕە، کۆمەلگا بگۆڕە، شتە باشەکان زیادکە، شتە خراپەکان زیادکە کەمکە و هەوڵش بدە کردار و گفتارت یەک بێت. ئەگەر نا بە هیچ شێوەیەک نەگۆڕانکاری لە خۆتا پێ دەکرێت وەنە لە چواردەورە پێ دەکرێت. تۆ بە خەڵک دەڵێ مۆبایل بەکارمێنە لەمڕۆ واجب کە بەسەر خۆتا بڵێ ئەم مانگە ئەنتەرنێت ئەکتیڤ ناکەم. جا بزانە من ئەتوانم بۆ کۆڵە منت پێ دەگۆڕە دیانە بە دڵنیای هەر خۆی گەورە بەخوایەتی خۆی بەدەسەڵاتی خۆی منت زیاتر بۆ مسەخەرەکە و ئاسانێکا و تەسیرێکا و تەرتیباتێکا و مەزبوطێکا و لەبەردەستا و زۆر بە جوانی دێمە سەر مەزەبەکەی تۆ، سەر قسەکەی تۆ، سەر گفتاری تۆ. بەڵام من لە چڕوچاو لە دەموچاو لە شێوازی تۆیە هیچ نابینم بە دڵنیاییەوە کەمتر گۆڕانکاریەکە ڕوادات. یا ڕەبی بەخێر بێن بەسەر چاو. سپاس بۆ بەشی گەنجان، سپاس بۆ ئینستیتوتی ژیار. مایک بۆ جەنابتانە هەر پرسیار و کۆمنتێکتانەیە لە خزمەتانم.